بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم کە لە ڕۆژێکی نوێ و لە پرۆگرامی نوێی پەیامی ڕۆژ بە ئەوەی ئازیز و خۆشەویست شادممەوە. بەڕێزان گرنگترین تەوەری ئەمڕۆی پەیامی ڕۆژ باسکردنە لە یادی کارەساتی ئەنفال کە هەردوو هاوکارم جەلال محەممەد و ڕیاز لە گەرمیانەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبن و ئەم تەوەرێمان پێشکەش دەکەن. بەڕێزان سەرەتاش سەرنجتان ڕادەکێشم بۆ پێشبینی کەش و هەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شاری هەولێر بەرزترین پلەی گەرما 26 پلە دەبێت و نزمترین پلەش 13 پلە دەبێت. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 24 پلە دەبێت و نزمترین پلەش 8 پلە دەبێت. لە کەرکووک بەرزترین پلەی گەرما 27 پلە دەبێت و نزمترین پلەش 14 پلە دەبێت. لە دوهۆک بەرزترین پلەی گەرما 23 پلە دەبێت و نزمترین پلەش 12 پلە دەبێت. لە هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 26 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت. لە ئیدارەی گەرمیان بەرزترین پلەی گەرما 29 پلە دەبێت و نزمترین پلەش 14 پلە دەبێت. لە ڕاپەڕین بەرزترین پلەی گەرما 25 پلە دەبێت و نزمترین پلەش 13 پلە دەبێت. بەڵە بەڕێزان ئێستا بفەرمونون بۆ خوێندنەوەی ئەم مێژوە گرنگانە کە لەم ڕۆژەدا واتە لە 4 هەموو ساڵێک وەک ڕۆژی ئەنفالی کورد دەستنیشان کراوە کە تێیدا ڕژێمی بەعز 182,000 هاوڵاتی سڤیلی کوردی کردە قوربانی و ویستە شەڕەنگێزیەکانی خۆی و شەهیدی کردن. لە 4 1926 لە دایکبوونی فەیلسوف و پزیشک و فەقێ و دادوەر و گەردونناس و زانای بواری فیزیایی موسڵمان ئیبن ڕۆشد لە شاری قورتوبەی ئەندەلوس. لە 4 1975 بنیامین فرانکلین یەکەمین ئەنجومەنی ئەمریکی دژی سیستەمی کۆیلایەتی دامەزراند هەوڵەکانی ئەویش بوو بۆ نەهێشتنی ئەو سیستەمە بۆیە ئێستا وێنەکەی لەسەر $100 دانراوە. لە 4 1965 تیرۆرکردنی ئابراهام لینکۆڵنی 16هەمین سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتژمێر 10:15 خولەکی شەو لەلایەن 4 کەسەوە ئەویش لەبەر هەوڵ و کارەکانی بۆ نەهێشتنی ستەمی چینایەتی لە ئەمریکا یەکێک بوو لە پیاوە ڕۆشنبیرەکانی ئەو وڵاتە و هەر ئەویش توانی کار بکات بۆ کۆتایی هێنان بە سیستەمی کۆیلایەتی لە وڵاتەکەیدا یەکەم سەرۆک کۆماری ئەمریکایە کە تیرۆر کرابێت. لە 4 1983 ئەلێکساندەر گراهام بیل سەرکەوتنی بەدەستهێنا لە تاقیکردنەوەی پەیوەندی تەلەفۆنی نێوان دوو شاری نزیک لە یەکتر. لە 4 1994 تۆماس ئەدیسۆن کاینتۆسکۆپی داهێنا و نمایشی کرد کە بۆ یەکەم جار وێنەی جوڵاوی نیشاندا. لە 4 1912 کەشتی بەناوبانگی تایتانیک خۆی کێشا بە شاخی جلیدی لە زەریای ئەتڵەسی دوای 3 کاتژمێر لە سەرگەردان بوون و هاتن و چوونی نغڕۆ بوو. لە 4 1930 کۆچی دوایی ڤلادیمێر مایاکۆڤسکی نووسەر و ڕۆماننووس و ئەدیبی گەورەی ڕووسی. لە 4 2010 بوومەلەرزەیەک بەهێزی 6.9 بە پلەی ڕێختەر لە وێزگەی تشینخای باشووری ڕۆژاوای وڵاتی چینی هەژاند کە تێیدا دەیەها باڵەخانەی داڕماند و 300 کەس گیانیان لەدەستدا و 8,000 کەسیش بریندار بوون و هەزارهای تریش بێسەر و شوێن و ئاوارە بوون. لەسەر چۆنیەتی ئەنفالکردن و ئەنفال بە چەند قۆناغدا تێپەڕی و چەند زەرەر و زیانێکی گەیاند
هاوکارمان جەلال محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەرین. لە بەرواری 22 شوباتی 1970 ڕژێمی بەعس ئۆپەراسیۆنێکی دژی گەلی کورد دەست پێکرد بە ناوی ئەنفال و بە سەرپەرشتی عالی حەسەن مەجید کە لە 8 قۆناغ پێک هاتبوو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتەوە. قۆناغی یەکەم لە بەرواری 23 دوی ساڵی 1970 تا 18 سی 1970 بۆ سەر ناوچەکانی دۆڵی جافایەتی بوو. قۆناغی دووەم لە بەرواری 22 سی 1970 تا 1/4 1970 بوو. قۆناغی دووەمی ئەنفال بۆ سەر ناوچەکانی قەرەداخ و بازیان و دەربەندیخان بوو. بووە هۆی شەیدبوونی زیاد لە 66 کەس و برینداربوونی دەیانی تر کە لە ناویاندا 30 منداڵبوونی هەبوو. جگەلەوەش سەرجەم گوندەکانی ئەو ناوچەیە ڕووخاند و کە نزیک بە 80 گوند بوو 2241 خانوو بوو 12254 کەس لەو ناوچەیەدا بوون. نزیکەی 5637 کەس بەر شاڵاوی ئەنفال کەوتن و سەرنوگم کران. قۆناغی سیەم لە بەرواری 7/4 تا 20/4 1970 دەستی پێکرد. ئەم قۆناغی ئەنفال بە پڕزیانترین و ترسناکترین پرۆسی ئەنفال دادەنرێت کە زۆرترین مرۆڤتیدا ئەنفال کرا. سنووری ئەم ناوچەیە لە نزیک کەرکووکەوە بۆ شارۆچکەی دووسخورمات و لەلای ڕۆژەڵاتەوە چیاکانی قەرەداغ و لە باشوورەوە هەرسێ شارۆچکەی کەلار و کفری و پێبازی گرتەوە. ئەمێرشە بە کاریگەرترین و بە زیانترین هەڵمەت دادەنرێت. ئەمیش بۆ سەر ناوچەکانی چەمچەماڵ و سەنگا و قادرکەرەم و دووز و کفری و کەلار و پێباز و تیلەکۆ کە پتر لە 500 گوندی گرتەوە. سەرڕای تەختکردنی 4 ناحیە ڕۆژی 4/4 1970 لووتکەی هێرشی ئەنفال بوو کە لەم ڕۆژەدا بەپێی خەمڵاندنەکان نزیکەی 20,000 لە ژن و پیا و پیر و منداڵ کۆکرانەوە و بە ئۆتۆمبیلی سەربازی و تراکتۆری گوندنشینەکان بۆ هەمیشە نادیار کران. قۆناغی چوارەم لە بەرواری 3/5 تا 15/5 1970 بوو بۆ سەر ناوچەی قەڵاسیەوەکە و دۆڵی زێی بچوو. ئەنفالی چوار بۆ سنووری شارەدەی ئاغجەلەر و قەڵاسیەوکە بەگشتی و گوندەکانی گۆبتەپە و عسکەری بەتایبەتی لە ماوەی ڕۆژانی 24 بۆ 5/5 هەموو ئامارەکانیش ئاماژە بۆەوە دەکەن کە لە سنووری جوگرافی قۆناغی چوارەمی ئەنفالدا 75 گوند لە سنووری شارۆچکەی ئاغجەلەر و 24 گوند سنووری قەزای کۆیە و 52 گوند لە سنووری شارۆچکەی تەختەق و 61 گوند لە سنووری شارۆچکەی شوان ڕوخێنران و لەگەڵ زەوی یەکسان کران و زۆربەی خەڵکەکەشی بێسەر و شوێن کران. قۆناغی پێنجەم و شەشەم و حوتەمی ئەنفال لە بەرواری 15/5 تا 26/8 1970 بوو بۆ سەر دۆڵی نێوچیاکانی شەقڵاوە و ڕواندز. ڕۆژی 15/5 1970 کە قۆناغی پێنجەم و شەشەم و حوتەمی ئەنفال بوو گوندەکانی وەرە و عەلیاوە و سماقۆڵی و نازەنین لەم پەلامارەدا بەرکەوتن و لە گوندی وەرە 17 پیا و 19 ئافرەت ئەنفال کران. قۆناغی هەشتەم و کۆتایی لە بەرواری 26/8 تا 6/9 1970 بۆ سەر ناوچەی بادینان بوو. سنووری پەلاماری قۆناغی هەشتی ئەنفال بریتی بوو لە دهۆک، زاخۆ، باتوفە، کانیماسێ، زیێوێ، دێرەلووک، ئۆتریش و زاوێتە. پاش کیمیابەرانێکی خست ڕژێم هێرشی زەمینی لە ڕۆژی 28/8 1970 دەست پێ کرد. ئەم شاڵاوە لە ڕۆژاواوە لە زاخۆوە تا ئامێدی درێژەی بووە و لە باشوور و ڕۆژهەڵاتیشەوە شێخان و ئاکری گرتەوە. جگە لە وێرانکردنی دەیان گوند 8,000 بارزانی ئەنفال کران. پاژڕوخانی سەرجەم گوندەکانی ئەم ناوچەیە لە ڕۆژی 6/9 1970 خاتمەی ئەنفال ڕاگەێنرا و هەر بەو بۆنەیەشەوە لێبوردنی گشتی ڕاگەێنرا. لە ماوەی 8 قۆناغی پرۆسی ئەنفال زیاتر لە 200,000 مرۆڤی کورد لەناو بران. لە وەڵمەتانەدا نزیکەی 4,000 گوند و 4 قەزا و 30 ناحیە و 3100 مزگەوت و 100 کلیسا خاپور کران و سووتێنران. لە ڕووی زیانی ئاژەڵداریەوە بووە هۆی بەتاڵانبردنی 2 ملیۆن مەڕ و ماڵات و ئاژەڵ. لە ڕووی ژینگەیەوە بووە هۆی لە ناوبردنی ڕوبەڕێکی فراوان لە باخ و ڕەز و چەم و کانیاوەکان. ئەم پرۆسەیە بووە هۆکاری گۆڕینی دیموگرافیای خاکی کوردستان و نیشتە جێکردنی گوندنشینان لە ئەردووگا زۆرە ملەکاندا. ئێستا و لە دوای 31 ساڵ لە دەستپێکی ئەو کارەساتە
هێشتا ڕووفاتی هەزاران ئەنفال کراوە بێسەر و شوێنە و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیژنەیان توانیوە لە ئاست گەورەیە و کارەساتە بن کە لەلایەکەوە وەکو پێویست خزمەتی کەسوکار و پاشماوەکانی ئەنفال نەکراوە و لەلایەکی دیکەشەوە هێشتا سەوارەکانی ئەنفال و خاپورکردنی گوندەکان زیندویەتیە و پرۆسەیە نیشانەدات. بەڵە بەڕێزان ئێستاش دەچمە لای هەردوو هاوکارم جەلال محەممەد و ڕیاز کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئیدارەی گەرمیانەوە لەگەڵم دەبن. جەلال سڵاوی خۆی گەورەتان لێ بێوم کاتتان باش من ئێستا دێمە لای ئێوە بۆ پێشکەشکردنی ئەم بەڕگەی پرۆگرامەکەمان. سڵاو لە تۆ شەیدا لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام بێت. بینەرانی عزیز ئەمڕۆ درێژەی بەرنامەی پەیامی ڕۆژ لە شاری کەلارەوە لەگەڵ هاوکارم کاک ڕیاز پێشکەشتان دەکەین کە لە چەند بڕگە و بابەتێکی جیاواز لەسەر بەتایبەت لەسەر پرسی تاوانی ئەنفالە کە گرنگترین تەوەرەکانی ئەمڕۆمان بە میوانی تایبەت جگە لە قسە و باسکردن لەسەر ئامادەکاریەکان بۆ مەراسیمی 31مین ساڵیادی تاوانی ئەنفال پێگاتوە لە چەند بڕگەیەکی جیاواز لەسەرەوەی کە بۆچی دەبێ ڕژێمی بەعەس تاوانێکی گەورە ناو بنێتە ئەنفال کە جینۆسایدێک و بەناحەق کوشتنی مرۆڤی بێتاوانە و تەوەرێکی ترمان لە ئەنفالی جەستەوە بۆ ئەنفالی فکر و تیرۆر و هەروەها قسە و باس لەگەڵ کەسوکاری و پاشماوەکانی ئەنفالدا دەکەین لەسەرەوەی کە لە دوای 31 ساڵ لەم پرۆسەیە لە ئێستادا کەسوکاری ئەنفال دۆخیان لە چاستێکدایە و چۆنە و تا چەندە برینەکانیان ساڕێژ بوون. تەوەری یەکەمان قسە و گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز کاک بێسونژاڵەیی وتەبێژی مەراسیمی 31مین ساڵیادی تاوانی ئەنفال. کاک بێسون زۆر سپاس بەوە دەرفەتە. زۆر سپاس کاک جەلال، سپاس بۆ جەناب و کاک ڕیاز بۆ کەناڵی ئاسمانی پێیامش. ئەگەر پێمان بڵێ کاک بێسون مەراسیمی ئەمڕۆ بڕگەکانی چۆن دەستان پێکردووە و بەرپرسە باڵایانەی کە بەشدارن کێ هاتووە کێتان داوت کردووە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان من سەرەتا لە 31مین ساڵ ڕۆژی تاوانی ئەنفالە درود و ڕەحمەتی خوا بۆ گیانی پاکی کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوەکانم نێرەمەوە بۆ داواکارم خوا ئەوانی بەشەید قبول کرده بێەوە سەبوری کە سوکاریشان بێ. بۆ مەراسیمە ئەم ساڵ کاکە ڕیاز کاک جەلال میوانێکی جگار زۆر داوەت و بانگێش کراون جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێرە حوزوریە بێ وەفدێکی گەوری پەرلەمانی عێراق حوزوریانە بێ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق لێرن ژمارەیەکی ئەجگار زۆر لە دۆستەکانی کورد ئەو کەسانی کە لە بواری کەیسی جینۆساید و ئەنفالە کاریان کردو حوزوریان هەیە. مەراسیمەکە بڕگەکانی ئەلبەتە لە سەعات دەست پێکە بە سرودی نیشتیمانی عێراق و ئەی ڕەقیب و چەنایەتێک لە قورئانی پیرۆز دەستی پێکرێ و پاشتریش وتاری حکوومەت و وتاری داواکاریەکانی داری گەرمیان و وتاری کەسوکاری سەربەرزی ئەنفال کراوەکان و وتاری پارلەمانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراقیشی تیابێ. زۆر باشە، ینی شتێکی ئەو تویتەیە کە جیاواز بێ لە ساڵانی ڕابردوویە تایبەت بێ بەخواست و داواکاریەکانی کەسوکاری ئەنفال. ئێمە لە کۆی یادەکەیە من وەک شخصی خۆم کە لەوێ بووم ئەم ساڵ زۆر هەوڵماندا تەرکیز لەسەرەوە بێکام یادە قۆناغی کڕوزانەوە و لاڵانەوە و گریانەوەوانە جێبێڵەکە بەداخەوە لە 30 ساڵی ڕابردوودا حوزوری بەردەوامی هەبووە. ویستمان یادەکەم ساڵ کە چالاکیەکانی نزیکەی 10 ڕۆژ درێژیانە بێ لە هەفتەیەک زیاتر چالاکی ئومێد بەخش بن. هەر دوێنێ بەم ڕێگایە ئەنگاوێکی گرنگ لە گەرمیان بەڕێوە چووکە کۆنفرانسی گەشتپێدانی گەرمیان بوو کە یەکێک لە پەیمانگەکانی ئەو دەبەرەی لە پشت بوو. بەڕاستی ئەو کۆنفرانسە کە من ڕۆڵم هەبوو لە بیرۆکەکەی و لە جێبەجێکردنیشە ئیشێکی زۆر باش بوو کە تایە کۆمەڵک ئێجگار پرۆژەی گرنگ بۆ سڕینەوە شوێنەوارەکانی ئەنفال خرانە ڕوو. لەو چالاکیانەی دیکە کە چالاکی ومێت بەخش بوون ئەم ساڵ کۆمەڵێکی زۆر پانێڵی زانستی خوێندنەوە بۆ بەڕێگای تەوزیفکردنی ئەنفالە هەم لە زانکۆی گەرمیان و هەم لە ناوەندەکانی دیکە لەن ڕێکخراوەکانی داکۆچیەوە بەڕێوە چونکە کۆمەڵێک دۆستی کورد کە لەسەر ئاستی دنیا لەسەر کەیسەکانی جینۆساید کاریان کردووە بەحسی زۆر باشیان تیا پێشکەش کرد. بەگشتی حکمەتی پشتی یادەکە یا فەلسەفە و ڕوویا و دنیابینی پشتی یادەکەم ساڵەوە بوو کە ئیدی کورد دەبێت لە ئەنفال تێبگاوە بپەڕێتەوە بۆ قۆناغی تەوزیفکردنی ئەنفال. ئێمە ماوەیەکی زۆر ئێوە ئاگادارن لە کوردستان
لەو 30 ساڵی ڕابردووە زۆرە وترێ کورد نەیتوانی و ئەنفال تەوزیف کە و جووەکان ئەنفالیان تەوزیف کردەوە ئەوانە من لە وتارێکی شاوم نووسی کە ڕاستیەکەی سەر ڕایم تێبینیانە بەڵام ئێمە هێشتا نازانین کە جووەکان وردەکاری تەوزیفکردنی هۆڵۆکۆست لەلایەن جووەکانەوە چیان چۆنە ئێستا دوای سەدان ساڵ لە جینۆسایدی ئەرمەنەکان تازە وڵاتانی ئەوروپا دان بەو جینۆسایدانیان ئێمە تێکچڕژانی سیاست و ئابووری و کۆمەلگای نێودەوڵەتی و بێقەوارەی کورد و دەوڵەتانی داگیرکەر و ئەم ئالۆزی و ئیشکالیەتانە کە لە ساڵانی ڕابردووە ڕۆڵیان لە مامەڵەکردن لەگەڵ ئەنفالا هەبوو بە باشی تیان نەگەیشتوین کە ئەکرێ لە وەڵامی پرسیاری ترتا من لەسەری بوەستم ئێمە ویستمان هەموو ئەمەی کە بۆم باس کردی لە پشت دنیابینی یادکردنەوەی ئەم ساڵی ئەنفالەوە بێڵ بەتە لە پاڵ داخوازی و داواکاری ڕەوای کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوەکانە بۆچی نەمانتوانێت تا ئێستا کارەساتی ئەنفال وەکو خۆی تەوزیف بکە وەکو جەناب دەفەرمووی کارەساتی ئەنفال و تراژیدیەکانی تری کورد دوو بەرامبەر و سێ بەرامبەری هۆڵۆپەستی جوولەکەکانەوە هەم بە ڕێژە هەم لە ڕووی تراژیدیای ڕووداوەکەوە کێ بوون ئەوانەشی کە ڕێگر بوون لە بە تەوزیفکردن و ناساندنی زیاتری کارەساتەکەمان ئەزانی کاک ڕێزەمە تاوانێکی دەستە جەمعیە ڕاستی ینی ئۆباڵی ناکرێت بخرێتە ئەستۆی تایان لایەنێکەوە بە دیاریکراوە بەڵام دەسەڵاتی کوردی حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەم پارەیان هەبوو هەم دەسەڵات و مؤسساتیشیان لەبەردەسا بووە بەشی زۆری ئەم گوناهیان بەرەکەوێ بەڕاستی ینی لەو ساڵانی ڕابردووە من ئێستاش کە ئەو گۆڕە بە کۆمەڵە لە سەماوە دۆزرایەوە زۆر لە نێو لەم لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوەکان لە شوێنی تریش وتم مە گوناهێکی ئەجگار گەورەیە کە لەو 10 ساڵە 12 ساڵی دوای پرۆسەی ئازادی عێراق سەر ڕەوەیی کورد لە بەغا دەسەڵاتدار بوو توانای مادی چاکی هەبوو علاقاتی باشی نێودەوڵەتی هەبوو بەڵام نەیانتوانی ئەم ئێسک و پرووسکانە کە بەشێکن لە کەرامەتی نەتەوەی ئێمە کە جۆرێکن لە سەبووری بۆ کە سوکاری سەربەرزیان فالکراوەکان بێننەوە هەتا ئەوەی چاوەڕێەکەن لە ڕێگەی شوان یا لافاوێکەوەکەوەی لە سەماوە ڕوویداوە ئەو ئێسک و پرووسکانە دەربکەون و دوایی دێنە سەرەوەی هێشتاش یانی ئەو کەناڵانەی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە لەو دوو ڕۆژەی ڕابردووە زۆر شەڕیان کردووە لەسەرەوەی کە کێ ئێسک و پرووسکی دۆزیوەتەوە و پارێزگاری سەماوە پەیوەندی بە کێوە کردووە لە کاتێکا پارێزگاری سەماوە بۆ خۆی هاتۆتە کوردستان و داوای کردووە خەڵک ببینێ لەسەرەوەی ئەو ڕووفاتانە بگەڕێنرێتەوە لە کاتێکدا ئەو وەزارەتی کە معنیە بەمە لە ساڵانی ڕابردووی پرۆسەی ئازادی عێراق لای کورد بووە کورد بەرزترین لە هەرمی دەسەڵاتی عێراق بووە ئەمە گوناه و ئۆباڵی حکوومەتە من پێم وایە مؤسساتی دیکەی ئێمەش مادام ئێمە لە کەناڵێکی ئیسلامی و قساکەین و خەڵکی بە ئیستیلاح ئیسلامیشین ئەبێەوە بڵین کە مزگەوتی ئێمەش ڕۆڵی خۆی لە تەوزیفکردن و لە ناسانی ئەنفالا بەباشی نەبینیوە مامۆستای ئاینی ئێمە بەداخەوە لە هەندێک قیڕەقیر و سکاڵا و لاوانەوە زیاتر نەیتوانی و قسەی جددی لەسەر ئەنفال بکە نەیتوانی و پێمان بڵێ کە ئەم جینۆسایدا دوور و نزیک پەیوەندی هەرەوەی کە ناوی ئەنفالی لێنراوە تاوانێکە تەواو دوورە لە ئیسلام و پەیوەندی بە چوارچەوەی ئیسلامیۆ نیە و مؤسساتی تعلیمی ئێمە من هەر لەسەر مەزارە چەند ڕۆژ پێش ئێستا بۆ نزیکەی 400 تەلەبەی ئامادەی قسەم کرد ئەم 400 تەلەبە ئامادەیە کە نەوەی کە سوکاریان فالکراوەکان خەڵکی ئەم ناحەی ڕزگاریان کە ئەمە ڕووفاتی کە سوکاریانە لێرە هیچ زانیارییان دەربارەی ئەنفال نەبوو. جەناب داماژەت بەوە کرد کە ئێمە لە سیوەکەمی ساڵیادی کارەساتی ئەنفالە هەوڵ ئەدەین بۆ دەرباسکردنی کارەساتەکە لە کڕوزانەوە و لە برینکولانەوە بۆ قۆناغێکی دیکە خۆناغی پاش کڕوزانەوەکە کامەیە و ئایا بوونی بێنازیەک بە یادەکەوە جەنابیش داماژەت بەوە کرد کە بانگێژنامە لێنراوە بۆ کەسایەکان لە کاتێکا خۆیان نەبووە جەلا لەسەر ئەژنۆ بوەستنایە لە بەردەم گیانی پاکی شەیدانە ئەو جادە پڕ لە مەترسیی کە بە جادەی مرگ ناسراوە ئەمە نامان باتەوە بۆ قۆناغی کڕوزانەوە و بەردەوام برینکولانەوە ئێمە بەو ڕێگەیە ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان بانگێش کردووە و تەواوی ئەو پێداویستی و خەم و ئیشکالیەتانە بە ڕێگای کەلار سلێمانی و خەمەکانی تری گەرمیانی شەوەکە هەیە ئەم ڕۆکۆبوونەوەکەیان لە دیوانی داری گەرمیانەکەن ئەنجومەنی پارێزگای سلێمانی کەەوە هەنگاوێکە بەو ڕێگەیە لە نێوەندەکانی تریشا کاک ڕێز من باوەڕم وان نییە کە ئەم یادا توانێت ئەوە تحقیق کاکە من عەرزم کردی من پێم وایە تا ئێستا شۆک و بێستونەوە لە زۆر هەموو شوێنێکی شەمە وتووە کورد وەکو نەتەوە وەکو مؤسسات وەکو دەسەڵاتیش تا ئێستا لە ئەنفال تێ نەگەیشت و تا بزانێت تەوزیفیکە بەو دلیلەی ئێمە تا ئێستا تێگەیشتنێکی یاو بەشمان نییە لەسەرەوەی ئەوەی ڕوویدا چی بوو ئەسڵان هێزە سیاسیەکانی ئێمە ئیسلامی و ئەلمانیەکان ئەنفال بەکارێنن بۆ لێدانی یەکتر هێزە سیاسیەک گەورەکان یەکتر بەکارێنن لەسەرەوەی شانازی و عناد بەسەر کە سوکاری ئەنفال کراوەکانەوە بکەن بەڕاستی ئەم کەرت و پەردبوون و بیماری و دەغەزاری و ڕۆژانە لە ئاست ئەنفالا ئەبێت جێبێڵین بۆەوەی کە کۆدەنگ بین لەسەرەوەی جینۆساید ئێمە وەکو کورد کردوتە ئامانج ئەم جینۆسایدی ئەنفال هەناسەی سڕینەوەی بەرامبەر بووە ئایا ئێمە ئێستا بە هەناسەی ئەنفال مامەڵە لەگەڵ یەکترا ناکەین ئایا بە هەناسەی ئەنفال سەیری یەک ناکەین ئایا بە موامەرە یەکتر ناخوێنینەوە
هەموو ئەمانە بەڕاستی من گلەیم لە میدیاش هەیە لە زۆر شوێنی تریژبوومە میدیای ئێمە نابێت تەنیا چواردەی چوار و ڕۆژانە فەرخان بکات بۆ ئەنفال میدیای ئێمە بێ ئەنفال حزوری بەردەوامی تایە هەبێ ئەم کۆستەنەتەوە یەک گەورەیە داڕنین لە ئایدۆلۆژیا لە ئەو ئیشکالێتانی کە تووشمان کردووە بیخوێنینەوە لێی تێبگەین دوایش تەوزیفیکەین من زۆر باشە کاگوێستم ببوورە پەرلەمانی کوردستان کەیتر پەرلەمانێکی خۆمانەوانە تا ئێستا لە ئاست بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال ڕۆڵی چی بووە؟ ئەنفال من باوەڕم وایە پەرلەمانی کوردستان ڕەنگە وەکو موسسەیەکی قانونی بۆ خۆیان کارەی کردووە بەڵام ئەو سیاسیانەی کە لە پشت پەرلەمانی کوردستانەوە ئەو حکوومەت و دەسەڵاتی کە لە پشت پەرلەمانی کوردستانەوە بەو ئیمکانیاتە زۆرەی کە هەیەە لەسەر ئاستی دنیا چوزانم تجارەت و پارەیەکی زۆر و ئەوانەیان هەیە دەبوو لە ڕێگەی مؤسساتی معتەبەری دنیاوە کار بۆ بە جینۆساید ناساندنی ئەنفال لە مەحفەلە نێودەوڵەتیەکان بکەن تۆ زانی ئێستا جوولەکە نەک هەر ئەنفالیان لە دنیا بە جینۆساید ناساندووە ئەسڵەن گومانکردن لە هۆلۆکۆست بە قانونی نێودەوڵەتی تاوانە تۆ ئەگەر هەر گومان بکەی لەوەی بڵێ ژمارەی جووەکان ئەوەنە نییە کە لە هۆلۆکۆستاتیا چوون وەکو گارودی و ئەوی تر کە فۆریسۆن کابرای فەڕەنسی کە لە نێو ماڵی خۆیان بند کرا هەتا مرد یعنی هەر لەسەر گومانکردن لە هۆلۆکۆست باش ڕۆڵی ئەو لیژنەی پەرلەمانی عێراق کرد بۆ لێرە میوانە ئەوانە ڕۆڵیان چییە بێ ئێوە بانکێشتان کردن دەتانەوێت چه پەیامێکیان پێ بدەن سبەینێ لە ناو ئەنجومەنی نوێرانی عێراق لەسەر پرسی جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال قسە بکەن چکە تا ئێستاوە تا هیچ قەرەبوویەکی ئەنفال نەکراوەتەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بنای گەورەی بەرەکەوێ ئێمە لە ساڵی 2017 قانونێکمانەیە لە پەرلەمانی عێراق دەرچوو ئەڵێ من حیث المەبدە کە لە دنیاش دیوانیە لە ڕووی مەبدەئەوە کە هێزی قانونی نییە نەکراوەتە قانون و لە وەقایع بڵاو نەکراوەتەوە ئەمە تاوانێکی جینۆسایدە و نسبێکی دەستکاریان لە بەغا بۆ دروست بکرێ و دۆکۆمنتەکانی تەرجەمە بکرێن هەموو نوێنەرانی کورد کە لە دوای پرۆسەی ئازادیەوە تا ئێستا ڕۆشتونەتە بەغدا هەموو وەزیرەکانی کورد هەموو کاربەدەستەکانی کورد هەموو ئەوانەی کە لە کوردستانیشا سیاسەتیان لەگەڵ بەغای ئاراستە کردو و بەڕێوە بردووە گوناهی گەورەیان دەرحەق بە کۆستی ئەنفالەیە کە نەیانتوانیوە لە وەسەطی عێراقیان نەک لەسەر ئاستی دنیا تاوانەکە بکەنە قانون لە پەرلەمانی عێراقەوە ئەو مؤسساتانی بۆ دروست بکەن کە ئەگەر ئەو مؤسساتەمان لە بەغا هەبوایە ئەمە مؤسسەیەکی دۆکۆمنتاریمان لە بەغا بۆ کۆکردنەوەی وەسیقەکانی ئەنفال و تەرجەمەکردنی هەبوایە دەمانتوانی لە دنیا کاری گەورەی کرد زۆر باشە مەراسیمەکان ڕۆ بڕگەکانی جیاوازن وتاری سەرۆکی حکوومەت وتاری پەرلەمان ئەمانە وتاریان لە چی پێکاتەوە ئەوەندەی کە زانیاریتان هەبێ پێشتر بابەتیان بۆ دیاری کراوە کە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا کاتێکە بەرپرسانی باڵا بە تایبەت لە جێگری سەرۆکی حکوومەت یا خودی سەرۆکی حکوومەت سەردانی ئەم شوێنانەیان دەکرد لەگەڵ خۆیان هەندێک پرۆژەی تایبەتیان هێنا پێ دەچێم ڕۆ جێگری سەرۆکی حکوومەتی شتێکی لەگەڵ خۆیان نابێت وڵی وتاری داری گەرمیان داواکاری کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوەکان و داواکاری مولیحەکانی خەڵکی گەرمیان چیە داواکاریەکان داواکاریەکان بۆ نمونە دووسایدکردنی ڕێگای کەلار سلێمانی نەخۆشخانەی سەد قەڕێوەڵەی کەلار ڕزگارکردنی گەرمیان لەو دوو کەڵ و ژەهرەی کە بیرەنەوتەکان ئێستا کامێرەکەی ئێوە بێوێ تەنیا وەرگەڕێنە دووکە ئێوە خۆتان ئێستای بینن گەرمیان ئەو خەڵکی گەرمیان لە نەوت بەسە و ژەهراڵە مژن کە سوکاری ئەنفالکراوەکان ئەو ژەهراڵە مژن کە ئێوەی بینن معالجەکردنیەوە لایەن کۆمپانیای گازپرۆمەوە کە ئێمە بۆ سوودی بۆ گەرمیان هەیە هیچ نەوتەکە داخەوە نەخێر تەنیا و دووکەڵی هەیە کە ژەهرەکەی خەڵک بەڵام ڕێگەی دووسایدکردنی کەلار خۆ تەنها بۆ کە سوکاری ئەنفال نابێت بۆچی دەبێم داواکاریە دەوەست بکرێتەوە بە کە سوکاری ئەنفالەوە داواکاری ئەم سەرزەمینەیە کە ئەنفال کراوە کە بۆتە سووتو لە ئەنفالە لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوەکانیش قوربانی هەرەدات و بەدڵنیاوە کە سوکاری ئەنفالکراوەکان زۆر خەڵکیان لەو ڕێگایەتی چووە لەوە زیاتریش کۆمەڵێک پرۆژەی گرنگی دیکە هەن بۆ گەرمیان کە خراونەتە ڕووی لەوانە دروستکردنی وێزگەیەکی بەرەمێنانی کارەبا کە بە گازی سروشتی ئەو بیرانەی گەرمیانیش بکە و کۆمەڵێک داواکاری تریش لەسەر وتارەکەی سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەت ئەگەر زیاتر بۆ هیچ پرۆژەیەکی لەگەڵ خۆی دێنێتە ناوچەکە عادەتەن ئێمە بە حکوومەتمان وتووە و پەیامیشمان بۆ ناردوون کە ئەبێ ئەو هاتنیان بۆ ئێرە هەموو ساڵێ بە کۆمەڵێک پرۆژەوە بێ و پێشیان وتوین کە هەندێک پرۆژە هەن کە ئەمڕۆ ڕاگەێنوێ زیاتر پێویستان بە چه جۆرە پرۆژەیەکە لێرە چکە دەزانم تۆ نەک تەنها لە وەکو وتە بێژ بۆیە پرسیارەکانم زیاتر دەچێتە دەرەوە چالاکێکی بواری ئەنفالیەوە بە تایبەتی وەکو ڕۆژنامەنووسێکیش زیاتر لە ناوچەکە دەزانم لێکۆڵینەوە چەبووە ئەوانەی کە پێم وتی داواکاری ئەو دووسایدکردنی ڕێگای مەرگ داواکاریەکی ملیح و هەنووکەیە دروستکردنی ئەو معالجەکردنی گازی ژەهراوی و بیرانە خرجکردنی بەشی گەرمیان لە پترۆ دۆلار بەخشینی دەسەڵاتی زیاتر بە پێی یاسای پارێزگاکان بە ئیدارەی گەرمیان کام ئیدارەیە شتێکی زۆر سەیر و سەمەرن یانە میدارانە حکوومەت دروستی کردوون لەلایەکەوە قەرارەوە پارێزگا و پارێزگار مامەڵیان لەگەڵا پرێ لاکەی تر و عێراق بە ڕسمی نایناسی جوولەکە بە کارەساتی تراژیدای هۆلۆکۆست دەوڵەتێکی بۆ خۆی لە ناوجەرگەی وڵاتانی مسلمانە دروست کرد تا ئێستاژ وەکۆڵە ململانەی هەموو وڵاتانی دنیا کە حتا دەگوتری ئەمریکا بە سیاست و بە ویستی جوولەکە چێبڕێەوە طبعا هەموو کەسوکارێکی ئەنفال شایستەی ژیانێکی زۆر لەمە باشترە ئەم جۆرە داواکاریانە هەز ناکەیت لە گەورەی و کاریگەری کارەساتێک 182,000 کەسی تێدا شەهید بوو بێ ئەمە کاریگەریەکی
ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆ سیاسەتمەدارانی ئێمە یام هی ئەوەیە کە بەڕاستیانی جادێک دووسایت بکرێ و قەرەوێڵێت خەسخانێکی سەد قەرەوێڵەیی ئەمە هەز ناکە شتێکی زۆر بچووکە لە ئازگەورەی ئەو کارساتە ڕاستەکەی کاکە ڕێزی ئەمە لە ساڵانی ڕابردووە ناتوانینەوە نادیدە بگرین کە دەسەڵاتێکی خراپمان هەبووە کە نەیتوانێت لە ئەس پێداویستی و داوا و داخوازەکانی کۆمەڵانی خەڵکا بێدەکی نادەبوو فعلا ینی هیچ پەیوەندیەک لە نێوان ئەنفال و پرۆژەی خزمەتگوزاریانی ئەنفال بۆ تەوزیفکردن ئەنفال بۆ دەوڵەتی بێ کورد بۆ دروست بکرێەوە تۆ و دەوڵەتی بۆ جووەکان دروست کردو ئەنفال بۆەوەیە کە لە زاکیرەی خەڵکیێما بە زیندوی بمێنێتەوە ئێستۆر مناڵێکی جوولەکە بگرێت 2 ساعت باسی هۆلۆکۆست و بۆکە بەڵام کە سوکاری ئەنفالکراوەکان ویستمەوە بۆ بڵێم لەسەر مەزارە من دەربارەی ئەنفال پرسیارم لێکردن هیچیان لەسەر نازانی مناڵینەوەی ئەنفال بۆیە بڵێ فعلا ئەنفالی خەمی گەورەیە هی ڕاشەنینە هی بە خۆداچوونەوەیە هیچ سڕینەوەی شوێنەوارەکانێتی سڕینەوەی شوێنەوارەکانی ئەنفالیانی سیاسەتی دروست ینی مامەڵەی دروست ینی هەناسەی دروست ینی ئەوەی کە یەکتر ڕەت نەکەینەوە ینی ئەوەی یەکتر برینار نەکەین ینی ئەوەی یەکتر نەکوژین ینی ئەوەی تەشهیر و تۆمەت بە یەکتر نەکەین ینی سیاسەتێک پەیڕەو بکرێکە هەمووانی تیا جێبێتەوە ئەوەی کە کاتی خۆی تاڵەبانی کۆچ کردو و ناوی نابوو سیاسەتی شەرکردووە ئەگەری جێبەجێ نەکردنی داوا و خواستەکانی کەسوکاری سەربەرزی ئەنفالکراوەکان ئێوە کات بۆ دەسەڵاتداران یام چ بۆ کۆڕێ هەڵوێستێکتانە بێت لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەو داواکاریان ئێمە لەسەر ڕێگای خۆمان بەردەوامین ئێمە کاری خۆمانەکەین ئەوەیە بێ کاری خۆی بکە حکوومەت و دەوڵەتە ئەو ئەبێ بێتە پایپەت پرسیارەتی خۆی ئەو ئەبێ مووقفی بخرێتە ژێر پرسیارەوە ئێمە بە بەردەوامی داواکەین بە بەردەوامی پرۆژە تەرحەکەین بە بەردەوامی ڕوئیامان هەیە ئەوەی کامێنێتەوە ئەرکی ئەو دەوڵەت و دەسەڵاتەیە کە دەبێ بیکە زۆر باشە زۆر باشە زیاتر درێژە دەکێت ئێمە بۆ 24 کۆمەڵک چالاکی هەن لەسەر ئاستی کوردستان بەڵام لە پەیوەندی بە سنووری داری گەرمیانە ئەمڕۆ ئێوارە کۆنفرانسێک لەسەر ئەنفال و جینۆسای سەعات 4 پاشنیوە ڕۆ هەیە لە هۆڵی ئوتێل لەندن ئایوە لە ڕۆژانی داهاتووشا لە پێباز لە کەلار لە ڕزگاری لە کفری کۆمەڵک چالاکیان کە بۆ بەشێکیان لە قوتابخانەکانە بەڕێواچێ بۆ ناساندنینەوەکانمان بە ئەنفال و بەشێکشان چالاکی ئەکادیمی و توێژینەوە لە ناوەندەکانی ئەنفال و جینۆسایدا بەشێکشان چالاکی هوەری و پێشانگا و کاری لەو چەشنە زۆر سپاس بۆ کاک سەرباز بێستون ژاڵەیی زۆر ببوورە وتەبێژی مەراسیمی سیویەکەمین مەراسیمی ساڵیادی تاوانی ئەنفال سپاس بۆی کە لەگەڵمان بووی بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین بەڵام ئێمە جگە لە گواستنەوەی لێرە ئەم بەرنامە تایبەتە لە هەمان کاتا مەراسیمی سیویەکەمین ساڵیادی تاوانی ئەنفالتان بۆ دەگوازینەوە بڕگۆ بابەتی ترمان ماوە میوانی ترمانەیە ناوبڕێکی کورد وەردەگرین و دووبارە دێنەوە لاتان بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ لە بڕگەی دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەتێوەی عزیز و خۆشەویست گەشتینەوە تەوەری دووەمی بەرنامەکەمان باز لە چەمکی ئەنفالەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامە و بێگومان سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ مەرام و چەمکە ئیسلامیەکانی بۆ بەرژەوەندی سەربازی خۆی یا بۆ سەرکەوتنەکان و دۆڕانەکانی خۆی بەکایەنە ئەنفالی ژێکێک بوو لەو چەمکە بەربڵاوانەی کە حوتەمین سوورەتی قورآنی پیرۆزە بەکاری هێنا کە لە قورآنە بۆ دەستکەوت و غەنیمەتی جەنگی بێباوەڕان و کافران بەڵام ئەو بۆ نەوەکانی سەلاحەدین ئەیوبی بۆ میلەتی کورد بەکارهێنا بە ئامادەبوونی زۆر بەڕێز دکتۆر یوسف ئەحمەد
دکتۆرا لە زمانی عەرەبی تاوتوی ئەو پرسەکەین چەمکی ئەنفال لە ڕوانگەی قورآنی پیرۆز و لە نێو زمانی عەرەبیدا دکتۆر یوسف ئەحمەد زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونەوە. سپاسانەکەم دەستان خۆش بێ. جەنابتان دکتۆراتان لە زمانی عەرەبیە هەیە پێمان خۆشە بۆ لێکۆڵینەوەی شیکردنەوەی بۆ چەمکی ئەنفال مستەلەح و وشەی ئەنفال بکەن قورآنی پیرۆز بە چ مانا و دەلالەتێ بەکارهێناوە. پێشەکی دەستخۆشتان لەکەم بۆ ئەم فرسەتە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. وكو جنابنا ما جات بيكرد أنفال سورتك إلى سورة كان القرآن دارا أوي كخوي پروردگار لقرآن فمن جاي والذين آمنوا ويسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. أما طبعا لا سبارت بأسيركاني بدر دابزيوه سبارت بە جەنگی بەدەر دابەزیوە بۆیە ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەمەی کە حزب بەعس کردوێتی جەریمەکەی لە چەند ڕوویەکەوە ئەبێت تەماشاکەین. ئەسڵی جەریمەکەی ئیسلام چۆن تەماشای کردووە و ئەسڵی جەریمەی اختیارکردنی ئەم ناوەش. ئەسڵی جەریمەکەی خوای پەروەردگار فەرمێ ئەنەه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. ئەوەی کە نفسێک بەغەیری حەق بکوژێ وەکو ئەوەی کە ئەو هەموو فەقیر و مناڵ و ژن و پیر و خەڵکە بێتاوانەی کە کوژراوە وەکو وایە هەموو مرۆڤایەتی کوشت بێ. ئەمە لە ڕوانگەی ئیسلامەوە کوشتنی هەموو مرۆڤایەتی بۆ ئەمەی کە کردویانە. أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. ئەمە یەک. دووهەم ئەمانەی کە کوژراون موسڵمانن ملەتێکی موسڵمانە دەسەڵاتێکی زاڵم دکتاتۆر مجرم دوور لە هەموو قیەمێکی مرۆڤایەتی و دینی هاتوو ئەم جەریمەیە کردووە. دەبزان کوشتنی مسلمان یەکەم ئەوەی ئاەتی یەکەم باسمان کردنەوە من قتل نفسا باسی نفسەکە وەکو نفسێ دیسان دێنە باس کوشتنی ئەگەر مسلمانە بێت چی بێ. ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم. خوای پەروەردگار فەرمێدەوە ئەی مسلمانێک بە دڵان قەس وەکو ئەوەی کە تەمامی دڵان قەسی تیا بووە کە ئەو کوشتنە بە تەمامی عەمد و الروم يعني حادثك جزاؤه جهنم خالدا فيها حتى تأمنته وغضب الله عليه ليت ربوه ولعنه وعد له عذابا عظيما. أمها مشتهى تسبارت با كشتني مسلمانك تجاي كشتني يعني بشكي جورين لأمتك باشان سبارت با پیغمبری خدا صلی الله علیه و سلم كشتني ایمان دارك هدم روخاندني كعبة کە پیرۆستترین جێگەیە لەسەر ئەرزە ناگا بە کوشتنی مسلمان. ئەمە لە ڕوانگەی ئیسلامەوە ئەمەی کە حیزب بەعسکردی جەریمەیەکی حتا بڵێ گەورەیە وەکو وتم ئاەتەکە فەرمێت وەکو وایە هەموو مرۆڤایەتی کوشت بێت. ئەمما وەکو جەریمەی دووەم بۆ اختیاری ناوەکەی بۆ اختیاری ناوی ئەنفال. ئەم ناوە لە حادیسەی بەدرە دابەزیوە. ئەم سوورەتە مایەتانە لە حادیثەی جەنگی بەدرە دابەزیوە. لە بەدرە مسلمانان لەگەڵ کۆمەڵ کافرێک هاتوون بۆ لە ناودانی ئیسلام هاتوون بۆ لە ناودانی مسلمان و ئیسلام لەگەڵ ئەوەشە ئەو جەریمەی کافرەکان کردویانە مسلمانان چۆن لەگەڵیانە تەعاملیان کە کەوتە بەردەستیان. ئەوەی لە سیرە هاتووە ئەو خواردنە خۆشانی لە ماڵەکان دروستە کرا بۆ ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەشتە بەردەستی ئەسحاب هەمووی تەوزیع کرا بەسەر ئەسیرەکان خۆیان خورمای و شتیانە خوارد. ئەمە یەک. هەموو ئەسیرانە بەچی ڕزگار بوون؟ هەر یەکێک دەنە فێر خوێنەواری بکرا ڕزگاریان نەکرد. زۆربەی وەسیرانە بەهۆی تەعاملی جوانی ئەسحابەوە مسلمان بوو. ئەجا ئەم ناوە ئێمە بێ وەکو ملەتی کورد زۆر وریابین لە دکتۆر بۆچی هەمیشە نەیارانی ئیسلام ئاینەکەنە کاڵایەک بۆ گەشتن بە بەنامەکانی خۆیان دژی میلەتی کورد. نزیکترین نمونەشمان داعش بەرامبەر بە میلەتی کورد هەر بە جۆرێ لە جۆرەکان بە کەنیزەکردنی ئافرەتەکانمان داگیرکردنی کوردستان ئیعلانکردنی جیهاد بەرامبەرمان تورکیا بەرامبەر بە کوردەکان سوورەتی فەتحی بەکارهێنا بۆ ڕزگارکردنی ناوچەکانیان. بۆچی هەمیشە ئاین ئەکرێتەوە بە شمشێرێ بۆ دژی ئێمە لە کاتێکا ئێمە لادێن یەکەوە مزگەوتی تیانە بێ کانیمان نیەکەوە بەردەنوێژەی لێ دروست نەکرابێ ئەم هەموو خەڵکە هەیە کەوا توانین بڵێن ئاستی دینداریشمان وەکو ئاستی عەرەبەکان زیاترە. وڵای ئێمە وریابین لە پیلانی ناحەزان و دوژمنانی ئیسلام و نارانی ئیسلام ئەبێت وریابین چونکە بەڕاستی لێرە من هەست دەکەم ڕۆشنبیرەکانمان خەڵکەوە شارەکانمان لێرە شتێکیان بەسەر تێپەڕیوە نابێت تێپەڕێ. ئەویش مۆزوعی چییە؟ لە هەموو دنیا هەر جەنگێک ڕوو ئەدا
هەر یەک لەو تەرەفی ئەو جەنگە خۆی ناو اختیارەکە بۆ جەنگەکەی لە هەموو دنیای کافر و ئیسلامە هەروە بووە ئێستا بۆ نە سەدام کە لەگەڵ ئێرانە شەڕێ کرد ناو قادسەی دووە وانە کە لەگەڵ ئەو شەڕی لەگەڵ کۆیتەکرا ناو نراچی ئوم المەعارک بەرام ئێران ناوی نا قادسەی دووەم ناوی نەنا ئەوش ناوێکی تایبەت هەبوو بۆ خۆی ئەمریکا و ئەوانەی کە لەگەڵ یا بوو ناوێنە عاصفەت و سەحرا گەردەلولی بابا ئەمە یعنی کەواتە ناکرێت ئێمە ناوێک دوژمن بۆمان دیاریکە چکە ئەم دوژمنە و ناوەی اختیارەکە بۆچی اختیاریەکە لەبەر مەسلحەتی خۆی ئەم ناوە ناوی ئەنفا ناوێکی مبارەکە بۆ ئەم جەریمەیە گەورەیە ناشێ لە دوور و نزیکەوە ئەنجا ئێمە مصیبەتەکەمان لە چیایە ئێمە دوژمن ناوی پێشمەرگەی ناو ناچی نەکە ناوی ئەنفا ناوی پێشمەرگەی ناو ناچی ناوی ڕاپەڕینەکەی ناو نابووچی پێشمەرگەی ناو نابوو دز و چەتە و ڕێگەخی بوون ئایا ئەبێ ئەمە ئەو بۆ پێشمەرگەی کە شۆڕشی کردووە دژ بە زاڵمێک ئەبێ ئەو ناوەی دوژمن بۆی دیاری کردووە لەسەری بچەسپێنین زۆر باشەوە بۆچی ناوی ئەنفال چەسپان ئەو مصیبەتێکە بۆچی ئەو ناوەمان نەچەسپاند کە بە پێشمەرگەکانمانڵێت دز و جەردە و ڕێگر ئەی بۆ ناوی ئەنفالتان چەسپان واتە باوەڕت وایە ئێستا غەڵەتە کە ئێمەش دەڵێن ئەنفال زۆر هەڵەیە زۆر هەڵەیە چون ئەم ناوە دوژمن بۆ تۆی دیاری کردو تۆ لە هەر دنیاە بڵێ کورد ئەنفال کراوە یعنی کورد کۆمەڵێکی زاڵمی دوور لە دینی کافری مجرمی پیاوکوژی یعنی تۆ وەسفێک لەسەر خۆت سابتە چۆن ئەم تێگەشتە جارێکی تر سەر لە نوێدا بڕێژرێتەوە ڕاز بکرێتەوە واللهی مناڵێم ئێمە لە قورئانە زۆر هۆشیاری پێداوین خی پەروەردگار کە ئێمە بە زاراوی دوژمنەکان نەخەڵەتی خی پەروەردگار فەرمێت باسی منافقانمان بۆ ئەکات ئەفەرمێت وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض أو فساد لم أرزق الله مكان وخراب كاري مكان قالوا إنما نحن مصلحون أما خلقي مصلحون فيها وشاكل ها إنما أبو حصري تنهى ما فيها وشاكل ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون يعني حقيقة كأن ذاته كاك أما جريمة جورية برامبر مملكة كرد بزان خرابترين ناو گەورەترین ناوێک کە بشێت بۆ گەورەترین جەریمەیەک ئەبێ ئەو تعبیرە لێدەن وەکو جینۆساید باشە جینۆساید لای کەمەکەی جینۆساید یعنی مەبەستم چییە لەبەرەوەی کە ئەمە ئەو معنایە پڕپێستێتی زۆر باشە مامۆستاگەر کەسێک بکوژێ بە ناحەق تاوانەکەی ئەوەندەیە کە وەک خۆت ئاماژەت پێ کرد ئەگەر بە ناوی دین و ئاین و خوا و قورئانیشەوە ئەم تاوانە بکات سزاکەی چییە؟ ئەمە یەکەم مصیبەتێکی جگە لەوەی کە تاوانەکە وەکو هەموو ڕڤایەتی کوشتوی ئەسلی تاوانەکە ئەمە کەیتر بەم ناوەوە کە ئەکرێ ئەمە صد عن سەبیل الله ئەیانێ ڕێگەی خوای جەمال و جوانی ڕێگەی خوای پەروەردگار ناشرین کرد ئەیانێ جەمال و جوانی ڕێگەی خوای پەروەردگار ناشرین ئەیان خەڵک لەم ڕێگە بڵێن کاکە ئەوە ئیسلامە ئەنا ئیسلام بەریئە لە بەرامبەر بە هەموو یعنی ئیسلام ئەمەی ئەمان کردویانە ناتوانی مێرولەوە بکوژی چۆی ئەو هەموو خەڵکە وا کوژرێت خواژە فەرمێ کێ لەو کەسە زاڵمتر کە بە ناوی خواوە درۆ هەڵە بەسێ و ئاەتەکان بۆ بەژەوەندی خۆی بەکارێنێت دکتۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە لۆمەی ئوسامەی کوڕی زەیدەکا کە کابرایەکی کوشتووە کە یەک جاوتێتی لا ئیلاها ئیلا الله لە ژێر زەبری شمشێرەکەیە ئوسامە و ئەڵێ خۆزگا لە دوای ئەوەم ئیمانم بهێنایە بێ هەڵوێستی زانایانی موسڵمان وڵاتانی عەرەبی لە کاتێکا کە نەوەکانی سەلاحەدینی ئەیوبی بە بەرچاوی ئەوانەوە قەتڵ و عامە کراوەکو ئاماژەم پێکرد مزگەوت لادێمان نەبوو مزگەوتی لێ نەبێ کانیمان نەبوو کەوا بەردەنوێژەی لێ نەبێ بێ هەڵوێستی ئەوان تا ڕادەی وای کردو کە ئەلمانیەکان لە وڵاتی خۆشمانە هەمیشە هێرش بکەن کە پێیان وابێ بەڵێ ئەمان بۆچی لۆمەی سەدامیان نەکردو نەگل بۆ بەرگری لە کورد لە بەکارهێنانی ئیسلام و قورئانی پیرۆز بۆ بەرژەوەندی ناڕەوای خۆی وڵای من قەناعەتەکەم ئەوەی کە من چەند وڵاتێکی عەرەبیم بینیوە و لە وڵاتانەش وەکو شایەتیەک لە خودبەشتەکانیان چەند جار ئاماژیان پێ کردووە بەڵام یەک مۆزوعیتای ئێمە ئیعلامی عالەمی عەرەبی ئێستا بەدەست کێوەیە ئایا بەدەست خەڵکە ئیسلامیەکەوە خەڵکە مولتەزیمەکەیە نەخێ بەدەست ئەڵقە لەگویەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە وانە ئەنجا ئەم موسیبەتەش ضروری ئێمە ئەوەش بزانین کە ئێمە ئەوەی کە ئەمڕۆژ بۆشمان ئەگرێت ینی وڵاتە زلهێزەکان لەو کاتەکە ئەم جەریمەکرا پیان نەزانی بەڵام چیانەوت کێشەیەکی داخلی ناو خۆیان لە کاتێک بەرژەوەندەکان لەگەڵ حیزبی بەعسا بوو یعنی ئەمە ئەبێ بزانین دۆستمان نییە وبێ خۆمان ینی بتوانین من قەناعەتم وایە زۆر لە ئیسلامیەکان ینی بۆیان نەبووە لە ئیعلامی عالەمی دەرکەون بەڵام ئەوەی کە لە خوتبەیەکی هەبوو بێ مزگەوتێکی هەبوو بێ من بەش حاڵی خۆمەی کە هەندێک خەڵکم بینی بێ باسییان کردووە
ولا خطبەی جمعە شەباسییان کردووە لە هەندێک جێگا و شوێنیش ئەوەی کە پێکرا بۆ ئەحمەد قەتان باسی کردووە بۆ نمونە دکتۆر عەبدوڵڵا عەزام دکتۆر عومەر عەبدوڕەحمان بروسکەیان نردووە بۆ خەڵک ئەوەی کە توانە بەڵام وەکوتم یاعلامەکە بەدەستی ئەوانە و ئەنجا من ئاماژ بکەم بۆ خاڵێکی تر لێرە لە هەموو دنیاە تەنها یەک شت خۆت و دوژمنەکەت ڕێەکەون لەسەر ناوەکەی ئەوش ئیتیفاق ئەڵێ بۆ نمونە سولحی حودەیبە بۆ نمونە بۆ ناڵڵی سولحی ئێران و عێراق بوونە سولحی فلان ئەم ناوە ناکرێت ئێمە لەسەر ناوی جەنگێک دوژمن بۆمان دیاریکە بۆ ئەوەی کە خۆی بە خەڵکێکی ساڵح پیشاندا ئێمەش بە خەڵکێکی مجرم تەنها لە سولحە دوو تەرەفی دوژمن سولحەکەن ئەو سولحە ناوێکی لێ ئەندرێ نابێ هەرکەس هەر کەسی ناوێکی لێ بنی ئەنا ئەمەی کە کراوە وەکوتم یعنی نابێت لە ئێمە لە سولحانین نابێ ئەمە دوژمنەکانمان لەسەر ناوێک کە بۆ ئەو جوانی بێ بۆ ئێمەش خراپی بێ لە دوای خۆشیێشتا هەر بەردەوامە ناوەکە بەردەوامە ناوەکە وەتەمە چیمان بەسەر ئەسەپێنێ ڕازی بوون بەم ناوەی کە سەدام بەسەریان ناوین و ئەم تاوانەی بەو ناوەشەوە دەست پێ کردووە یعنی وەکوتم ئێمە بۆ نمونە ئەگەر هەموو شەڕەکانی سەدام تەماشاکەی ناوی جوانی بۆ خۆی هەڵەبژارد حادثیە و جەشی خالید و ناوی جوان و حتا ئەو کەتیبانە و بە لیواوشتانی هەبوو ناوی عەجیبی بۆ خۆی هەڵەبژارد بۆ بەرامبەرەکانیشی ئێستا ئینتیفاضەکەی ناو بچی چەتەگەرێتی و یاخی بوون بە جۆرێ ئینتیفاضەکەی ناو خۆمان ڕاپەڕی نییە ناوی غەوغایەکان غەوغایی ئایا بێ ئێمە بجۆڵا کاکە ئەمە کاتێکە غەوغاییمان کرد ناکرێم ناوە بخۆم چەسپێنین غەوغایی یعنی گێلە شێوەن یعنی تێکدەر یعنی هەموو شتێکی خراپ قەزمەوەیە ئێمە ناکرێ ئەم ناوە وەکوتم لە حادیثەی بەدرە دابەزیوە بۆ ئێمە نەڵێم ئەمە یەکێک لەو شتانەی کە ئێستا هەر بەعثیەک ئێستا لە ژیانە مابێ کابیسی ئەمە یادی ئەنفالەکەی ڕێک ئەمە لە هەموو دنیا کابیسی ئەمە چی بووە وەڵا ملەتی کورد ئەنفال کراوە ئاخرکی ئەنفالەکرێ جا ئەمەی حتا لە ئیسلامە مەجالی نەداوە کاتێک کە دوژمنێکی سەرسەختی ئیسلام مەجای نەداوە کە ئەڕۆی بۆ جیهادە دار ببڕی مناڵ بکوژی یەهود و نەسارە لە مەعابدەکانیان لە کەنیسەکانیان ئامن بوو مەجال نەدراوە هیچ خەڵکێکی بەسە زمان بکوژێ بەڵام ئەمە حتا لە ئیسلامە ئایا ئیسلام هاتووە کاتێکە شوێنێکیش ڕزگارکە بۆ لە ناودانی کافرەکانە تا بۆ ئیعتیدا و دەستدرێژیکردنێک ڕەدیەداتەوە ئەنا ئیسا ئەگەر بڵێ بۆ ئیسلام جیهادی ئیسلامیش ئەگەر بۆ ناودانی کافر بواە هەموو یەهود و نەسارەیەکە بکوژرایە بەڵام یەهود و نەسارەکان هەمویان لە ژیان ماون و دراوسی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه و دکتۆر باوەڕت وایە هەڵبژاردننی ناوی ئەنفال چ ئامانجێکی بۆ سەدام تێدا بووە لەوەی کە ئەم پرۆسەیە بە ناوی ئەنفالەوە دەست پێ بکاوە بۆ نمونە زیاتر لە 4000 خەڵکی بێتاوان بێسەر و شوێن بکە ئایا ئەمە تەنها 2000 ببوورە لە ئامانجێکی ناوخۆیی هەبوو یا دەرەکی بوو یا مەسجێک بۆ بۆی کە کورد وەکو بێدینێک پیشان بدات بەڵێ ئەستان لە زۆر جێگا و شوێن کە ئەم ناوە ئەچەسپێنرێ کاڵێ ئەمە دارە کە ئەنفال ئەمە ئەم مستەڵەحێکی ئیسلامیە بەرامبەر کێ بەکارهێنراوە بەرامبەر بە کافر جارە ئیسپاتی ئەکا کە تۆ خۆتیش ناوێنێ ئەنفال ئیسپاتی ئەەکەی کە چییە بۆ بەرامبەرتیش ئیسپاتێکی کە ئەم مستەڵەحەت لە جێگەی خۆیان بوو بۆیە من پێڕازیم بۆ ئیلا ئەگەر وانە بێ بۆچی بە عەسابە و متەمەڕید و چەتە و ڕێگر بۆ پێشمەکە ڕازی نەبوون ئەوەی ناوی بۆ بندرێ بۆ غەوغایی بۆ ڕاپەڕێنەکە ڕازی نەبوون ئەمە بۆ تەوەکانەوەی کەواتە عەفوەن کەواتە لە هەموو عالەمی ئیسلامیە ضرورە هەموو خەڵک تێگەیەندرێ و ناو خۆشمانە ڕازی نەبین بەم ناوەی دوژمن بۆمان دیاریەکە ئێستا وەختی خۆی ئیستیعمار هاتووە داگیرکەران هاتوون ناوی خۆیان ناوە چی ئیستیعمار زان یانی شتەما بنیاد نەرەوە یان لە عیمار هاتووە ئاودان کردو بەڵام هەموو وڵاتانی عربی ئیسلامی ناوی ئەو داگیرکەرانانە احتیلال ئەکرێ ئێمەش دیسان ئەو ناوەی کە دوژمن بۆ خۆی هەڵێبژێرە بەدوانی و ئەو ناوە خراپی بۆ من هەڵێبژێری هەوە چەسپێنم ئیقرارکردن و دانپێنانی ئەمە ئەوە ئەگەینەیە کە ملەتی کورد مستحق بەوەیە بەسەر بێ نەک ئەم جەریمەیە چونکە حتا ئەنفالیش بێ مناڵ و ژنۆمان نایە بکوژرێ بەڵام ئیشارەتێک بۆ بێدینی ملەتی زۆر جار ئێمە ینی دەمانێت بۆ نمونە و کەیسێکی نێودەوڵەتی بە جینۆساید ببناسێنرێت لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا ئەم ناوە دەبێتە هۆکار بە بڕوای تۆ یا بووەتە هۆکاریەوەی کە زیاترە و کەیسە بەرەو پێش نەڕوا لە دوای 31 ساڵ ئەمڕۆ جەنەتان ئەهلی ئیعلامن ئەزانی ئیعلام تەئسیری زۆرە و زاراوە مستەڵەحات کاریگەری زۆر گەورەی هەیە
يعني بۆیە ضرورە ئەم زاراوایانە ئەم مصطلحاتی شیاو بێ بۆ ئەو جەریمەیە بشێ بۆیە لەوە چێت لە هەر وڵات و جێگایەک تەماشای مصطلحاتەکانەکەن ئێمە لە هەر دەراساتێکە ئەکرێ ماجستێرە دکتۆرایە چییە زۆر گرنگی بە عنوان ئەدرێ بە عنوان زۆر گرنگی ئەدرێ چونکە پێش هەموو شتێک عنوان سابت ئەکرێ لە عنوانەکەەوە تۆ کتێبەکە ئەخوێنیتەوە بەتەشێت ئەم موسیبەتە ئەم عنوانی پێ ئەدرێ عنوانێکی جوانە بۆ بەعسیەکان و مصیبەتێک لەسەر ملەتی کورد خەڵکیش ئەمڕۆ حەزی لە مختصراتە لە هەموو دنیا تۆڵی ئەنفال کرا کەواتە کۆمەڵێکی کافر و کۆمەڵێکی مسلمان شەڕکرا ئەنفال غەنیمەیان لێ سەندراوە ئەسڵەن دەلالەتی ئەوەش ناکە لای خەڵکە کە ژن کوژراوە مناڵ کوژراوە پێچ کوژراوە مزگەوت ڕوخێنراوە دەلالەتی ئەوە ناکە دەلالەتی وایەکە لەم شەڕە ئەم حیزب بەعسە بڕ غەنیمەی دەستکەوتن لەم کوردان پێشنیار دەکەی ئێمە لە ئێستەوە گەر ئەنفالەکە بگۆڕن بیکەین بەچی لە میدیاکەی خۆمان و لە خۆمانەوە دەست پێ بکەین واللهی من ئەڵێم ینی لەبەری جەریمەکە زۆر گەورەیە پێشنیارم ئەوەیە کە لوژنەی بۆ دانیشەیە شتێک هەڵبژێرین لە ئاستی ئەم جەریمە گەورە بێ بەڵام پێم وانە جەلال ئەلمانیەکان قەت بەمە قبول ڕازی بن چکە من پێم وایە ئەوان لە پەنا کارەساتەکە بەرژەوەندی خۆشیانە بینەوە بەرژەوەندی ئایدۆلۆژی خۆشیان حتا یەکێک لە کتێبەکەیە دەڵێ سەرۆکی یەکێک لە حیزبە کوردیەکان دەڵێ ئاخ بۆ یەک دوو هەڵەبجەیتر تەنها بۆ بەرژەوەندی مادی خۆیان ئەمانیش دەیانەوێت لە پەنای ئەنفالە زۆر جار ڕێکخراویان هەیە ڕۆژنامەیان هەیە پانێڵە گێڕن بۆ دژایەتیکردنی یانی پیرۆزی ئیسلام و ئەڵقەلەگوێکانیشیان زۆر جار ئاەتی قورانی پیرۆزی و سوورەتی ئەنفال بەڵام دوجار دەکرێمەوە کومیدیاک شتێک بکەین کە واقعی ئەساسەکە ئامانجی گشتی بگیرە لیژنە ژێسە بەدەستەوانە ئەم لە هەر لای خۆشمان ئێمە خەڵکی ینی ئەهلی اختصاصمان زۆرە لە ئیسلامیەکان ئەم نابە ینی تحریم کرێ تەجریم کری ئەم ناوە ئەمە ینی خاڵک ینی بۆی نەبێ بە مۆزوعێک کە ئێمە قراری ئەو ئێستا تورکەکانیش پێیان ناخۆشە کە بە مستەفا کەمال بگوترێت تا تورکە موسڵمانەکان لێ چووکە باوکی ئێمەی تورکی ڕەگەزپەرست نییە ئەجا نقطەیەکی تر ئەم مەوزوعە لە فکری ئەمریکا سەدام کردی لە فکری علمانیەت تۆ نزیکیان لە ئیسلامەوە فكري علمانيات مبدأ ميكافيلي أولا شيء الغاية تبرر الوسيلة يعني غاية أو ما جايبويا شيء هر وسيلة بكاره هني أساسا أما بالضبط أما بو صدام يوت كل شيء من أجل النصر همش تقل بناي سركوتنا هر همان قاعدة بتعبيرك صدامي همش تقل بناي سركوتنا والله من الإسلام نخير الإسلام وكواية عنك خير موا وكو كشتني همو مربايتيا أجر كعبان برو خندايا لا يخوي پروردگار كعبان مرو خاندايا لا يخوي پروردگار اهون تربوتا امريكا بناو انفالي ساكري بو تنها يك شخصيش کاتە ینی ڕاتەن لەسەرەوەچێک کە زۆر جار بۆ نمونە سەدامی ژوەکو مسلمانێکی سونە مەزەب و ئەمانە لە یەکی دەدرێتەوە ئێمە ینی وەکو جەریمەیەکی گەورەیە کە سونە سەدام کێ بە نوێنەری سونە سەدام کابرایەکی دیکتاتۆر و زاڵم و تا کۆتایی هەموو ئەو تعبیرانەی کە زوڵم و تعدا و خراپەکاری هەڵیەگرێ سەدام وا بووە جەریمە نەمابوونەیکە جەریمە نەمابوونەیکە و مصیبەت نەمابوونی هێنێ بەسەر ملەتانی مسلمانە ئەیتر یعنی تۆ چۆرێکێتە نوێنەری سونە زۆر سپاس بۆ دکتۆر یوسف ئەحمەد شارەزا لە زمانی عەبەری دکتۆرا لە زمانی عەرەبی سپاس بۆ دەرفەتەی کە بێمە بەخشی دکتۆر جان زۆر سپاس دکتۆر بینەرانی عەزیز هەمەش بڕگەیەکی تر لە بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان بوو دیارە بڕگەی تر و میوانی ترمان دەبێت بەڵام ناوبڕێکی کوور وەردەگرین کە لە ئێستادا دیارە مەراسیمەکە هێشتا دەستی پێ نەکردووە لەلایەکەوە هەم مەراسیمی 31مین ساڵیادی دەڵێن جینۆسایت ئێمەش لەمەوە لە ئەنفالەکە دەگۆڕین جینۆسایتکردنی زیاتر لە 182,000 کوردی بێتاوان بەدەستی ڕژێمی پێشووی بەعس بەردەوامە بین لەسەر درێژەدان بە بەرنامەکەمان بەڵام ناوبڕێکی کوور وەردەگرین و دێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا
ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق بۆ بەدیێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان لێوان لێو بووە لە خۆشیەکان ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت تاوان کامڕۆ 31مین ساڵیادی ئەو پرۆسە تاوانکاریە کرد لە ڕژێمی پێشووی باس و بە سەرۆکایەتی یاسەرکردەیی عەلی حەسەن مەجید بەڕێوەچوو لێرە لەم ڕگەیەدا لەگەڵ یەکێک لە کەسوکاری پاشماوەکانی ئەو تاوانە قسە دەکەین کە بەڕێز کاک ساڵح محمود کاک ساڵح زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشیوە ئەگەر بکرێ خۆت بناسیێنی بە بینەرانی عەزیز وە چەند کەست ئەنفالن دوایی دەچنە سەر پرسیارەکانی تریش خۆت بناسیێنی بەڵێ فەرموو قسە بکە خۆم بناسیێنی من ساڵح محمود محەممەدم ناوە کەسوکاری ئەنفالم 7 کەسم ئەنفالە ئیتر خۆیشم کاتێ خۆی لە دەرەوە بووم کابرایەکی پێشمەرە بووم هەتاکو ئەم دوایە خەباتم کردووە بۆ کورد و کوردستان هیچ غەرانەتێکیشم لە کوردستان نەکردیە هەرچی خەباتم کردووە بە پاکی کردی زۆر باشە مامۆستا ساڵح ساتە وەختی ڕووداوەکە ڕووداوی ئەنفال لەکوێ بوو جەنابەت چۆن هەست پێ کرد یان چۆن هەواڵیان پێدای کە 7 کەس لە خانەوادە و خێزانەکەت بە تراکتۆری بەعسیەکان براون بۆ بیابانەکانی نوگرە سەلمان و خواردتر بەڵێ ئێمە لەم جۆڵە بووم لە ناوچەی تیلاکۆی پێژن نەحەی تیلاکۆ خۆم لەوێ بووم کاتی ئێمە لەوێ بین و شەرمانەکرد لە حکومەت ئیتر حکومەت هجومیە کرد ئێمەش پێشمەرێ بین لەو بویارانە دانیشتوین و شەرمانەکرد لە حکومەتەوە حکومەت ئەهاتوانە ئێمە بە نسبەتەوە پێشمەرە بین من خۆم وەکو خۆم زۆر شایەتیشم هەیە لەو کەسانە ئێمە یەک فیشەکمان بە ئەسکەریەی حکومەتی بەحسۆ نەنا بۆچی بەس جاش ئەهات ئەسکەریە نەوێ هاتە پێشوە بەس جاشەکانە هاتن هجومیانە کرد بۆ دێهاتەکانی کوردستان خۆم لەو جۆڵە بوو خۆم حاشاردا و لەوە دوای جاشەکان بە دبەنەوتوە ئەهاتن دێوە دێ خانەکانی ئێمەیانە سووتان و شۆفلیش نەبوو شۆفلیشیان نێهاو دێوا بوو شۆفلی بووە نەهات جارێ ئەوان ئاگریان پێوە ناو
ئاگریان ئێمەش ئاوا سەیرمانەکردن بەڵێ کەواتە پێشڕە و کەواسووری بە لەشکری بەعسیەکان جاشەکان بوون بەڵێ ئەو جاشانە بوون ئێمە بە نسبەتەوانە ئەسکەریە نەبوو ئێمە بێژین حکومەتی بەحث ئێمە کورد ئەنفالی کردی کەواتە کوردی خایەنەتکار لە کوردستان ئەمانە غایەنەتیان لە ئێمە کردێ ئێستا ئێمە بە نسبەت ئەمانەوە ئێمە کە سوکاری ئەنفالین و هینی ئەنفالین ئیسا حکومەتەکەی ئێمە دیفاع لە مستەشارەکانەکە لە جاشەکانەکە چەند جارێک خۆم لێل دادوەرە شەڕم کرد لە کەلارە چوومە سەر دادوەر کۆمەڵێک کە سوکاری ئەنفالە کابرایە بوو حاکمەکرەمی ناوە لەیرا جەنابی حاکمەکرم بە ئێمەی وتی کە سوکاری ئەنفال هیچ کەسێکی نییە هیچ شتێکی نییە کە سوکاری کاک ساڵح پێشەوەی بێنە سەر گلەیی و ناڕزایەکان ئەمەوێ باز لە دیمەنەکانم بۆ بکەی و دیمەنانی کە لە گوندەکان و وێرانکردنەکان چی دەبینی ئەمانەتانێ ئێمە گشتی بانە ئیتر هاتن دێهاتەکانیان تەخت کرد و هیچ دێهات نەما و دوای ئەوەی جاشەکان کونوەکون بە دوای پێشمەرەکان ئاگەڕیان کونوەکون لەو جەوەڵانە نەتەتوانین لە شوێنێکە دانیشی جاشە هات ئەسکەریە نێهات هیچ نێهات بەس ئەمانە ئەهاتن جاش پرچەک بوو چەکی پێ بووکەوە تۆ خەڵکیەکەن فالکە لە بکاوبیە بەڵێ جاش پرچەک و هات کاک ساڵح ئەگەر یەک لە حەزە دەرفەتم بدێ هاوکارانم یارمەتی بدە من دەمێ بزانم ئەم دایە گەر لێرە ئەگەر بکرێ بیان مەناو بەرنامەکەەوە دای جان سڵاو لێ بێت باشی دای جان چەند کەس دەنفالن بۆ نای لەگەڵمانە دانیشتی تۆر وەرە ئێرە کورسیەکەت بۆ حازرەکەین وەرە ئێرە وەرە ئێرە دایجان فەرموویرە دانیشە بەخێر بێ بەخێر بێ دایجان بەخێر بێ دایجان فەرموو کاک ساڵح ئێمە ئیتر بە نسبەت دەمەوە هاتن بۆم جوڵانەوە ئاوایەکانیان تەخت کرد و هەموو خەڵکەکەیان لە ملەسوودە خەر کرد خەریان کرد فتحبەیان تیا بوو فتحبە وتی پێی وتونتیان لەو بەر خێمەتان بۆ هەڵەدەین و هەر یەکی عەشرەتەکان ناوی خەڵکی خۆی بنووسێت ینی وعدی درۆی نەدرابوو بە خەڵکەکە ژیانێکی خۆشتریان بەڵێ باسیکەم بەو لەونە خەڵکەکەیان خەڵەتان بردیان بۆ ئەو بەر بۆ قۆرەت و خەڵکیان لەوێ خڕ کرد خەڵکیان لەوێ خڕ کرد و گیا ئەوە فتحبە پێی وتون ئەوە زۆر شایەتم لەو دوو سێ زەلامەیە وتی و جاف کلکی کەوتێتە دەستم و کلتانە بڕم بە خەڵکەکەی وتو بە ئەو خەڵکی جاف یعنی ئەم منتیقەتەوە هەتا هەروەگشتی جافە یعنی ئیتر وتیان میرم کۆمەڵێک خەڵک وە چەکۆ ئیتر خەڵکی فەقی بووە هاتووانە وتی و میرم ئەم پیاوانمانە چی لێ بکەینەوانە وتی وەڵڵاهی ئەم پیاوانە چیان لێکەن بیان دەنە دەست حکومەتی بەحث و غەیانەتیان لە حکومەتی عێراق کردو زۆر باشە لارە ژاڵانی ئەگەر مایکەکە بدەیتە دەست ئەو مایکە بدەرە دەستی پاشتر داگیان پێمان بڵێ بزانین چەند کەس دەنفالە و پاشتریش دێمەوە لای جەنابەت خۆت بناسیێنە جەنابەت کێی چەند کەس دەنفالە ئەو دیمەنانەی کە بینید لە سەردەمی ئەنفال لەکوێ بووی چۆنت بینی مایکەکە ئەگەر بگری بۆ خۆت نەکرێنی من هاتین هاتنە پیریمانەوە و بەرلوت و ناتێن ناوکەدا برایەکەمان فالەوی لە ملە سوورە و ئێستا بۆچی ئەگەڕی بەناوەم وەڵای ئەمە خوایان ناوی ئەو بەرای منێتی ئەوی پێشتر تۆ ڕووفاتەکەی براکە دۆزیوەتەوە هێناویانەتەوە تۆ لەکوێ بووی کە براکەت ئەنفال کرا یاک لەکوێ بووی کە هەواڵەکەیان پێدای براکەم هاتەمە لە سوورە ئێمە ناتین ئێمە لە جەوڵ هاتین پێهات زۆر باشە کاتێک کە دەزانی بۆ منە ڕووفاتی براکە هێشتا نهاتوەتەوە کە دیتە ئێرە چه سوکناییەکت بۆ دێ ئاسوودەبی سوکنایی بۆ نایە تا نەیبینیم تا نێژنەوە کەواتە تۆ 32 ساڵە قەلەق و ڕاڕاود و دڵی لەوەی کە نازانی گۆڕی ونبووی براکەت لەکوێ بەخوازم خواوەناتی ئەو قەوری وایە وتماتی سەری نازام کا بە قەورەکی بۆچی ئەتەوێ بچیتە سەر گۆڕی براکەت ینی بوونی گۆڕێکی دیاریکرا و چه سوکنایی و ئارامیە بە تۆ ئەدا چۆن ناگەی بوومە خۆڕام کشمان مردمان نەمردێ ئالە قەورا سوکنانیمە دایجان تەمەنی چەند بوو براکەت ئیش و کار و کەسابەتی چی بوو؟ وڵاهی نازانم تەمەنی چەند مادری چ نازانم بەس تازە مناڵێکی بوو ئێمانم هەتۆڵکەوەی تر کوڕەکەی خۆی نەدی واتە ژنی هێنا بوو ئێستا ماوە مناڵەکەی؟ مناڵەکەی مابەر دایکی شو کردو مناڵەکەی ئێستا لەکوێیە؟
لای خۆم باشە هیچ هەواڵی باوکی دەپرسێ ئەی چۆن من ناڵوها نەیدیە نازە چیتان هەیە بۆ حکوومەتی عراقی بۆ حکوومەتی هەرێم فەرمەوە تا دوێنێ بۆ نمونە گۆڕە بە کۆمەڵێک لە سەماوە دۆزراوەتەوە چاوەڕوانەکانتان چیە بۆ گەڕانەوەی ڕووفاتی 31 ساڵ براکەم چیان کردە کامیان چیان کرد ئەی بۆ نایتێرەنی ئەرەوڵا چاوەڕێن بیان تێرین ئەی چاوەڕێیانە بەخوا ئەوە نە چاوەڕێن بێژن ئەمە قەوری فڵانەوە بچینەبان زۆر باشە کاک ساڵح دێمە لای جەنابەت ئەو کەسوکار ئەگەرمان کە بگری بەدەستەوە کە سوکارەکەت فەرمووت حەوت کەس ئەنفال کراوە گۆڕەکانیان دیارن ڕووفاتەکانیان راورەتەوە نەوەڵا دیار نییە کێ ئەیناسێ ینی ئەوەی براکەی منە و ڕاستی ئەو شتانە شتەکان بووە چونکە ئێمە ئەم حکومەتە بە تایبەتی ئەم حکومەتی ئێمە ساتێ نەوێ ئاوا لە ساڵێکە جارێ لە 2 ساڵە جارێ بکوێتە بیری بێژێمانە کە سوکاری هەتاکو ئیساکێ کە سوکاری ئەنفال ئەم حکومەتەیکی بوونە لە هیچ شتێک شاهینی نییە 2 مانگجارێ 3 مانگجارێ ڕاستێکەداتە کە سوکاری ئەنفال وەکو خێری پێ بکە وەکو حکومەت خێری پێ بکە خێرەزانی خەڵکی کە یان خێری پێکرێ ژێکاکە ئەوە خێری پێەکەم ئەم حکومەتە ئاواتانێن لە حەنای کە سوکاری ئەنفال و ئێمە و ئەمانەی خاوانی شەهیدیش واتە جاشێ ئیسا ملیۆنێک و 200,000 سێنێ خاوانی ئەنفال 450,000 سێنێ کوڕەکەشی بووەتە ژێر خۆڵەوە ئەو ئیسا لێن مناخانێنشینە بە پلەی مقەدەم بە پلەی چینی چاک هەموویان ئین کردووە چی ئەمانە ئەم حکومەتە پاڵوپشت لەو ئیسا خەڵکی هەیە جاز بووە مستەشار بووە لە شێختەویل و هەموو شەڕی کردووە هەموو چێ لە پێشیوە ئیسا ئەو مستەشارە ئەو جاشە خەڵخانە نشینەکە من کابرایەکم چەند ساڵە خزمەتم کرد ڕام کردووە من ئەوێ بچم بە ئەو بێژم قوربان ئەو عیشە بووە فڵانی لە پرۆسەی ئەنفالە جاشەکان عسکەر ڕەچاوی یان پێوەرێکیان هەبوو بۆ هەڵبژاردن و بردننی خەڵکەکەیان بۆ منە شەلم کوێرم ناپارێزم تا ڕوشکیان پێکەوەستان خەڵکیان بە یەکۆ بەر بەبەسمەوەی ڕەچاویەوەیانە کرد کە ئەم کەسان عایلەیە کەسێکیان پێشمەرگەیە کەسێکیان دژیوەتیانەوە ئەم برای منە ئەنفال بووە ڕۆیە تەنزیمیش نەبووە هیچ نەبووە کابرایەکی فەقیر تاسبی ماڵی خۆی کردێ زۆر لەو خەڵکە من پێتان بێژم باوەڕ ناکەم دە پێشمەرەی مستاحق ئەنفال کریان گەشتی خەڵکی کاسب خەڵکی فەلاح خەڵکی فەقیر ئەمانە ئەنفال کریان داواکاری خەڵک و کەسوکار و پاژماوەکانی ئەنفال چییە لە حکومەتی هەرێم لە دادگانە و دەوڵەتی هەرێم حکومەتی عێراق چونکە کەسوکاری ئەنفالیش خۆی هیچ نییە بەرەوەی من خۆم یەکیان خۆمم کەسوکاری ئەنفالی لە داواکاری نییە داواکاریەکانیان چییە کەسوکاری ئەنفال بەیانی بێژن ئالویا عەرضێکەدەن ئالویا شتێکەدەن هەر هەمی خڕەوێ بەس داوا بکە لێیان کاکەوە عیشێکی خۆتان هەیە دیێکە من داواکاریمان لە زۆر خەڵک گاڵتەی بە منە کرد من چوومەتە ناو عەرەبەنەوە مەکینەیە سوار بووم بەکو کەسوکاری ئەنفال لە بەرەوەی خەڵکە چاو لە من بکە بێ سوار بێن ئاوایە لێکریەوە ئاوا زۆر باشە کاک ساڵح جگە لە خواست و داواکاریە شەخسی و خێزانیەکان کە مافی خۆتانە قەرەبوو بکرێنەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عراقی چی کردووە بۆ ئاوادانکردنەوەی ئەو هەموو گوندەی کە وێران قوربان هەتا ئیسەکێ حکوومەتی کوردستانیش و حکوومەتی عێراقیش و ئەمانە هەتا ئیسەکە یەک دێبوو ئێمە ئاوادان نەکردێتەوە هەتا ئیسا خەڵک خۆی خانی کردێ لەو جوڵە هەتا ئیسەکێ ڕێگەوبانەکانی ئێمە ئیسەی سیارەیە دەبڵاکسن نەوێوینێ ئەرم جۆڵە بۆ دێهاتەکان ئێمە دەرناچوە لاقەیشی ناکەن بڕۆ بێت گاڵتە و پێ بەس خەڵک گەڕاوەتەوە لادیەکان گەڕیاتەوە بەڵێ خەڵک زۆریش گەڕیاتەوە لادیەکان زۆر داواکاریمان کردێ بۆ لادیەکان کۆمەڵێ لادێمان هەیە ئەم لادێ هەتا ئیسە کارەباشیان بۆ نەبردن زۆر باشە لەسەر دوێنە پێرەکە گۆڕێکی بە کۆمەڵ لە سەماوە دۆزراوەتەوە وەکو کەسوکاری ئەنفال چاوەڕێەکەن کەسوکاریەوەی ئەنفال چاوەڕێەکەن ئەگەر ئەم بەرهەم ساڵحە هەڵسیە ئیش بکە بۆ کەسوکاری ئەنفال
بۆ چتی ئەنفال بۆ ئەمانە شتێکی باشەکە ئێمە بە نسبەتەوە چەند ساڵ چەند زەمانە پەرلەمانتارمانەنەما 31 ساڵە 31 ساڵ ئێمە پەرلەمانتار هەڵە بژێرین و تێرینی و ئەیوێن یەک پەرلەمانتار هەتایسە لەسەر ئەنفال و کەیسی ئەنفال قسەی نەکردووە چونکە من زۆر گلەیم لە حکوومەتەکەیش لە پەرلەمانتارەکانی جوای ئەمە هەڵیانە بژێرین و تێرینی یەک کەس هەتاکو ئیساکێ لەسەر کەسوکاری ئەنفال ڕانەپەڕێ حکوومەت ڕاپەڕێ بێژێ کاکە گیان ئەو شتانەی ئەنفال حەقی خۆیەتی کاک ساڵە پەرلەمانتار چیت بۆ بکەوە نیە بەشداری مەراسیمەکان دەکەن بەناسی من نەمگەرەکە بەشداریم من گەرەکمە ئیش بۆ ئەو کەسوکارە بە من نەمگەرەکە بڕۆم لەوێ دانیشم و ئەو چوار قسەی قوتم بۆ بکە ڕاکاتەوە بڕوات من گەرەکمە ئیش بۆ خەڵکە من گەرەکمە ڕاتبی ئەو خەڵکە داماهات چاکە من گەرەکمە کابرایە کەوتویە لە ماڵە دینارێکی نییە هیچی نییە تاقە خۆی ماوە هەتا ئیسا پەرلەمانتارێ خەڵکێ نەچوەتە سەر ئەم پیاوە بێژێ ئەی خوا جەزای بواتۆ یاخوا هەتا ئیسا ناتینەتە لای کەسوکارێکی ئەنفال بێژن خوا جەزای بواتۆ یاخوا چونە ئەمانە بە ئێمەوە بوونە حکومەت بە ئێمەوە ئاوا ئیسا جاب لێ ئەدەن و خانەدان و مناڵەکانی خۆیان وە پارە هەموو مناڵێ بڕە مناڵێکی فەقید ئیسای کەوتووە گشتی هەتا ئیسا مناڵێکی من هەتا ئیسا مناڵێکی کەسوکاری ئەنفال دینارێکی بۆ نەدریا ساڵە ڕەنگە بوترێ ئەوە تا کەسوکاری شەیدان یان ئەو مستەڵەحێکە سەخۆشت بەو قورئانەیەکی بۆ نەکردیا ئەوە هەموو خەڵک ناوێرێ خەڵک ناوێرێ ینی خانووتان بۆ نەکراوەتەوە خانی کرێ خانە چیە کریا بۆکەن تو خوا بلا من براکەم لێرە هەموو خانەکەشە دەم لە شۆفەر بەس تاقە پەنجەی بڕۆ یەکێ پەنجەیەکی بوو بەرا هەموو دنیا دەرێ بزانە ئینی پێکە خانیەکی پیس بۆ من کریا بۆ کەسوکاری ئەنفال کریا بۆ کابرایەکی جاشیش کریا بۆ کابرایەکی هەموو خەڵک ماسە ساڵح جەناب داماژت بەوە کرد خەڵکی ئەنفالیش کەسوکاری ئەنفالیش خۆی لە ئاز قەزیەکان نییە یا شتێکی شخصی ئاواتێن سەیرەکەن کێشەیەکی ترمان هەیە یەکێتی و پارتی شەهیدەکانیشیان دابەش کرۆ بەسەر خۆیان لەوە ئەگەر پرۆژەیەکی یەکێتی بێ پارتی ئازەدا بە کەسوکاری شەهیدەکانی خۆی لێ مەڕۆن بەبەسمێ ئەم جیاکاری و پەردبوونەی کەسکاری ئەنفال من کاتی خۆشی داوام کردیە هەتاکو ئیساکێ من هێژم ئەم جێشە لەژێر دەسەڵاتی حیزبا بێ کورد هیچی وە هیچ ناوێت کورد زۆر باشە ئەبێ ئەم جێشە لە دەست ئەم حیزبانە دەرچوێ بێتە جێشێکی کوردستانی جێشێکی ئێمە چتمان بۆ بکرێ زۆر باشە کاک ساڵح دوایین قسە و پەیامی خۆت بۆ حکوومەت هەرێمی کوردستان بۆ خەڵکی گەرمیان و ئەوانەی کە بەو تاوانە گەورە و بە زوڵم و بەناحەق بێسەر و شوێن کران ئەگەریەوە پەیامەکەی من ئەم قسانە من هەیکەمیەوە بیگەێنن بەتەکید ڕاستەوخۆ بیگەێنن جەنام زۆر قسەکەم زۆری نەکەم لە کەناڵەکان ئەچن قسەوەینەکان قسەکانی من ئەسڕنەوە لەبەرەوەی من قسە ئەەکەم لەسەر کەسوکاری ئەنفال من کابرایەکەم خۆم بەخت کردووە ئەو کاتەی خۆمم بەخت کردووە بێ نان و بێ ئاو لەو شاخانە خەباتم کردووە هیچ کەسێکیش مەسوول بووم هیچ کەسێکیش نەیتوانێ بە من بێژێ تۆ دزی ئێستا ڕاستەوخۆ قسەکانت لە شاشەی پەیامەوە دەڕوا و خەڵک گوێ لێ جا من داواکارم لەم حکومەتە لە کەسوکاری ئەنفال و شەهیدەکانمان هەورێ بواتۆ لێە هەروە ئیهمالیان نەکات ڕۆژە تێ بۆ ئەیلاو چ تێکەکا و لێدا ئەڕواتۆی تر ئەمالێ ساڵێتن جادۆبانەکانمان هەموو خەڵکی تیا ئەکوژێت هەموو خەڵکی تیا ئەڕوات هەموو خەڵکە ڕوا لە ئەم جادانی ئێمە خەڵکە ئەوێتە ژێرسیا ئەوێتە بۆ هاتنوەبان جادەکانمانە ئەو جادانە بۆ چاک ناکەن بەس بۆ خۆیانە هەتا کویسەوە چەند مانە پەرلەمانتار ئینی کردیە ئەم دوو حیزبە بۆچی ڕێک ناکەون زۆر باشە ڕێک ناکەون لەبەرەوەی ئەمانە ڕاز ناکەن ملەتیان خۆش نەگەرەکە من ڕاز دێژم ئەمانە ئەگەر ملەتیان خۆشگەرەک وایە
هەموو شتێکیان نەکرد. زۆر باشە کاک ساڵحجان، من سەمیوانێکی ترم هەیە ویش بەڕێز کاک ساڵحە مامۆستا ساڵح. مامۆستا بەخێر بێ ئەگەر مایکەکە بگریتە دەستت. زۆر بەخێر بێ جەلا چەند تەوەری مامۆستا ساڵح هەلاج نووسەر و شاعیر و شارەزای مێژووی ناوچەکە تەوەرێکی سربەخۆیە لە ئەنفالی جەستەوە بۆ ئەنفالی فکر و کەلتور یا فەرهەنگ یا شکاندنی شکۆ و کەسایەتی تاکی کورد کە بەڕاستی لە دوای ئەو 30 ساڵەوە کەسایەتی و شکۆی تاکی معنەوی کرد تاکی کورد بە جۆرێ لە جۆرەکان بەردەوام ئەنفالێکرێت تا ئێستا نەتوانراوە قەرەبوویەکی معنەوی ڕۆحی و دەرونی پاژماوەکانی ئەنفالیا هەر تاکیکتری کوردستان کە بەڕێز مامۆستا ساڵح هەلاج میوانی ئەم بڕگەیەی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ لەژێر ناونیشانی لە ئەنفالی جەستەوە بۆ ئەنفالی فکر و فەرهەنگ. زۆر زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس دەکەم ئێوەش بەخێر بێن، سەر ڕێز و نەوازشدا نوێنم بۆ هەموو شەهیدانی کوردستان بە ئەنفال و بە هەموو ئەو قوربانیانەی کە لەم پێناوە ئێمە بەخشیومان. دەست پێ بکەین ببوورە منەبێ خێزان 3 کوڕ و 3 کچی و خێزان نەخێر 6 کوڕ و کچێک و هاوسەرەکە کەواتە 8 کەسێت بۆتە قوربان 7 کەس. خی گەورە لیان خۆش بێ. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێمە بڕیارماندا کە وشەی ئەنفال بەکارنێنین، وشەی جینۆسایت بەدیلی بەکاربێن یا و تاوانە قێزەونە. مامۆستا تا چۆنە لەگەڵمانی لەسەرەمە قوربانگیان بمانەوێ و نەمانەوێ ئێمە ئەو شیانە بەسەرمانە داسەپاندووە. ئیتر ئێمە خۆمان ئەگەر لە ڕووی دێنیەکەوە بڵێن ئەمە وشەیەکی قێزەوەنە، بەڵام ئەو وشەیە ئەوان بەسەر ئێمەیانە نەک ئێمە بەسەر ئەوانە ئێمە دروستمانمان نەکردووە، ئێمە دروستمان نەکردووە، ئەوان بەسەر ئێمەیان دروستیان کردووە. بۆیە ناوەکە وا ڕۆیشتووە و تازە ئێستا ئەمە گلەیەکی تری زۆر گەورەترمان هەیە کە ئەویش ئەڵێن کارەساتی ئەنفال کارەسات نییە، ئەنفال کۆمەڵکوژیە، مەرگەساتە، بەڵام ئەوەتانێ لە ئاستی بەرزترین نووسەرەکانی ئێمەش تەنانەت هەزاران جار ئەویشمانە کولانوەتەوە لە ڕاگەاندنەکانە باسمان کردو و تومانێ ئێوە مەڵێن کارەسات سروشتیە، بەڵام ئیتر ئەو وشەیەکە بمانێ و نەمانوێت دا سەپاوە. ئێگەر لای خۆمانەوە نەیڵێن بەڵێ لای خۆمانەوە بەکاری نێنین ماوەستا چکەمە بڕیارماندا وێستا بەکاری نێنین. من لەگەڵتانم خۆ تۆ کە ئیتر دا سەپاوە تۆ ناتوانانی، یعنی تۆ ئەگەر هەر تقوسێکی دینیش بکەی ئەبێ ئەوانە بەکاربێنی کە هاتووە ڕەنگە هەڵەیشمانتیا بێت بە هەڵەیش هەنێ جار خوێند بێتمان. بەڵێ مامۆستا ساڵح وەک ئاماژەم پێ کرد بڕگەی تەوەری ئەم بەرنامەیە یا بڕگەی ئەم بەرنامەیەم ئێستا لەگەڵ جەنابتا باسمان لە ئەنفالکردنی بەردەوامی شکۆ و تاکی کەسایەتی تاکی کووردە. تا ئێستاژ توانین بڵێن ئەنفالی کورد لە ڕووی معنەویەوە هێشتا هەر بەردەوامە. جەنابەت تا چەند لەگەڵمانە هاوڕای لەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد تا ئێستا نەیتوانێت کۆتایی بەم جۆرە لە ئەنفالە بێنێت کە خۆی ئەم بەرهەمێنەری ئەم جۆرەی دووەمیانە. هەموو مرۆڤایەتی لە شوار ڕەگەزی سەرەکی پێکاتووە کە ئاو و هەوا و ئاگر و خاکە، ئەوان لە نێوان یەکیانە گونجاو نین. چی جای ئێمە کە داوای مافێکی ڕەوای خۆمانیش بکەین خۆشمان لە ناو خۆمانە گونجاو نیین. ئەو جینۆسایدا من پێم وایە چەندێک دەسی دوژمنانی لەگەڵایە من نایشارمەوە. من 20 ساڵ پێشمەرگە بوومە لەگەڵ ئەم مامە ساڵحەیە، ئێمەش چەکمان هەڵگردووە و دیفاعمان کردووە، بەڵام ئەویش حەقی خۆیەتی بێتە سەر من و بووم کوژێ، چونکە من لە بەرژەوەندی ئەو ئەدەم، بەڵام ئێمە لێرە داخی ئەوەمان گرانە. ساڵێک 365 ڕۆژە تەنها ڕۆژێک بۆ ئێمە دانراوە، چی لە ڕاگەیاندنەکانمان، چی لە ناو جەماوەرمان، چی لە ناو ڕۆشنبیرەکانمان. ئەم دوو ڕۆژە زۆرترین شعر بۆ ئەو مەرگەساتە یا ئەو کۆمەڵکوژیە وتراوە، ئەی پێشووتر بۆ نەبوو، ئەی پێشووتر بۆی چیان نەکرد. ئەم گۆڕستانەکەی بینی بە هەموو ئەو ئێسک و پروسکانەی بۆمان هاتووەتەوە 2000 و ناگێتە 300 تەرم کە بۆ ئێمە هاتووەتەوە، بەڵام ئێمە 182,000 جەستەمان ئەنفالە. تاکو تەرا لێرەڵێن لێوێ گۆڕێکمان بینیوەتەوە لەوێ. من پێم وایە هەموو خاکی عەرعەر و نوگرە سەلمان و
سەماوە هەڵبدەیتەوە گۆڕی کوردی تایە ئەمانە مزایەدەیە ئەمانە هیچی ئەساسی نییە لە تەنها بەرژەوەندەکانی خۆیان ئەگەر دەسەڵاتی کوردی وەکو هۆڵۆکۆست و وەکو هێرۆشیما و بیان کردایە بە بەرنامەی خۆیان ئێستا کورد لە مەحفلی دەولیە ڕنگ و دەنگێکی جیاوازی هەبوو شتی باشتری هەبوو ئەو هەموو سەرکردانی کە دێنە کوردستانەوە ئەو هەموو قۆنسوڵانی کە دێنە کوردستانەوە ئەو هەموو کۆمپانیین کە دێنە کوردستانەوە بە دڵنیاییوە پێتانەڵێم چونکە من زۆر نزیکم لە ئەو یونانەوە تا ئێستاکێ باسی خاڵێک لەو خاڵانە نەکراوە باسی خاڵێ لەو خاڵانە ئێستا ئێمە ئەوەتانێ ئەمڕۆ ئەو یادە ئەەکەینەوە کام سەرکردەی عێراقی عەرەبی هاتووە ئەڵێن نوێنەری عێراق هاتووە هەر نوێ کوردەکانی خۆمانە لەوێ جێگری پەرلەمانە و نازانم وەزیرە و نازانم گزیرە و چی و چی نییە ئەمە تا چەند پەیوەندی بە شل و شێواوی و بێبەرنامەی سەرکردایی سیاسی کوردەوەی کە لە ماوەی لە 2023 تا ئێستا وەندەی جەلال شەڕی پۆست و جێگری وەزیر و جێگری سەرۆکۆمار و بودجەیەکی زیاترەکەن ئەوەندە شەڕی بە جینۆساید ناساندنی ئەم قەزیە و یان بلە پێنا و سەروەری نەتەوەی گەلەکەیانە ئەوەنە تێنەخۆشاون من پێم وایە شلوشاوی نییە ئەو شلوشاوی کە باسی یەکەن شلوشاوی نییە بەڵکو ئەوە گرنگی نەدانە بەکارەکە شلوشاوی لەلای ئێمە وشەیەکە بۆ خەڵک خاو خلیشک بێ بەڵام حکوومەتەکە ئێمە خاو خلیشک نییە بۆ خۆیان زۆر گرنگە بۆ خۆیان ئەوەی لە پێناوی پۆستا ئەیکەن ئەوەی لە پێناوی پارێ ئەیکەن هەر لە گەورەترینیانەوە تا ئەگاتە بچووکتریان هەمویان بە دوای کۆمپانیەکان و بە دوای بەرژەوەندەکانی خۆیانەوەن شلوشاو نییە ئوستادیان بەڵکو ئەوە ئێهمالکردنە چونکە ئەگەر من پێم وایە ئەگەر ئەم کەیسە بخرێتە پێشەوە لە پێشە سەرکردەکانی کورد کە ناوێن ناون سەرکردە و هەرچەند سەرکردنین بە شەق بوونە بە سەرکردەمان خۆیان تاوانبارترن تاکو ئەوە یەکێتی و پارتیبانیان بێن یا دەسەڵاتدارانی کوردستان چە سوودێک لە بەردەوامبوونی ئەنفالی فەرهەنگی و فکری و کەلتوری و هەتا معنەوی کەسایەتی کوردە بینن بۆچی ئەوان نەیانتوانیوە نەک نەبوونەتە حەکیمێک بۆ چارەسەکردنی دەردەداری و برینەکانی تاکی کورد بەڵکو بەردەوام هەر لە ئەنفالان و بەردەوام هەر تراکتۆرەکانیان لە کارایە بۆ ئەنفالکردنی کەسایەتی کورد لە ڕووی معنەویەوە ئوستادیان ئێستا ئەمڕۆ یەکێتی و پارتی ئەوەیە ئەگەر لایەنەکانی تری کوردیش بوایەن لە دەسەڵاتە هەر هەمان شتە بوو هەمان شتێ ئەبوون من ناو حیزب نابم لەبەرەوەی ئێمەی کورد هەموو تاکێکی ئێمە من بۆ خۆم تەمەنێکی زۆریشم هەیە و خۆیشم خۆتان نەزانن ئەو هەموو مەرگە ساتە بەسەرما هاتووە و کادریکیش بەرزیش بوومە و مامەساڵح لەگەڵما بووە ئەزانێ هەر هەموو کورد خۆمان لە خۆمان ئێهمالین ڕەنگە بەیانی من بکەن بە شتێک ڕەنگە من لە ئەوانش خراپتر بم من کاری ئەوە ناکەم چونکە ئەمەش سایکۆلۆژیەتێکیان دروست کردووە لە ناو تاکی کووردا کە ئەم ڕۆژە کاک فڵانکەس و کاک فڵانکەس و کاک فڵانکەس فەرمو من ئێستا کێتوانم لە ناو خەڵکە ئەنفالچی بۆ دەبێت کەواتە مامۆستا ئەگەر 31 ساڵ لەمە و پێش جینۆساید و کۆمەڵکوژی جەستە بوو بێت ئێستا ئەتوانی بڵێن با بڵێن ئەو تاوانە بەسەر فکر و بەسەر کەلتورمانە هاتووە یعنی کاریگەری لەسەر سایکۆلۆژیای تاکیان کردووە بە جۆرێک تاکەوەندە هۆشیار نەبێت کە لە دەوروبەرەکەی چۆن دەگوزارێت لە حکومڕانەکەی چۆن دەگوزارێت چۆن جڵەوی فکری خۆی لە دەستی خۆیانە من پێتەڵێم ئەوشە بووەتە کللتورێک کە هەموو ئەو ژیانی کە ئێستا ئەم ملەتەی تایە من پێم وتن یعنی جینۆساید هەر بەردەوام ئەبێت و هەر بەردەوامیشە من بەعز جینۆسایدی کردم بە جەستا بەڵام دەسەڵاتی کوردی خۆم جینۆساید مەکا بە فکری من فلان حیزبم ڕقم لە فلان حیزبە فلان حیزبە ڕقم لە فلان حیزبە بۆم بکرێ ئەیتوێنمەوە هەر ئەو کوردەیە کە من ئەویش وەک من ڕەنگە خاوەن مەبدەیەک بێ ئەو بێتی منە بتوێنێتەوە مش بمێ ئەو بتوێنمەوە ئەمە بووە بە خەسڵەتێکی
ڕۆحی ئینسانەکانی ئێمە سەرکردەکانی ئێمە نەک هەمووی ئینسان چونکە من کەوتم ئینسان مرۆڤی کورد هەمووی ئەوە نییە خەڵکی ئێستا پێرەژنێک بە دوای جەنابی کاک وەزیرە گەڕێ ئەرێ وەزیرگیان ئەوە دەمانگە تۆ ئیمزاد کردێ لەسەر زەویەکەی من کوا دوای 31 ساڵ بڵێ کوا زەویەکەم زەویە کە ئەم پانتایی کورسانە 3 بەشی فرۆشراوە بە بێگانە بە ئەنفالچیەکان نازانم کەواتە ڕاکردنی پیرێژنێک بە دوای وەزیرێکدا بۆ سندنی مافە سەرەتایەکانی خۆی وەکو چۆن 33 ساڵ 32 ساڵ بەر لە ئێستا ڕایەکرد بە دوای تراکتۆری بەعسەکانە بۆ هێنانەوەی کیژۆڵەکەی خۆی کوڕەگەنجەکەی خۆی مێردەکەی خۆی ئەمە توانین بڵین لووتکەی ئەو ئەنفالە فکری و فەرهەنگەیە کە ئێستا دەسەڵاتداران دەستیان داوەتێ من ئەڵێم لووتکەی بێ ئەخلاقی دەسەڵاتی کوردیە کە خەڵکی ئاوادیە کردووە من کاتێک کە ئەچم موچەکەم وەرئەگرم خەڵکانێک دێن لە سژنە تەعزیبی منی داوە ئەو ئەمن و ئیستیخبارات و پیاوی بەعز بووە ماڵ و مناڵەکەی منی ئەنفال کردووە ئەو زۆر بە شانازیەوە ئەچێ لە پشتی شەوە و موچەکەیشی ئەدەنێ ئەبێ من 3 سعات بوەستم پیرەژنێک 3 سعات بوەستێ ناتوانێت لە پلیکانەکە بچێتە ئەو شوێنە موچەکەی وەربگرێ قوربانگیان تو ئەگەر باسم بۆ بکەیت نازانین ئێمە کە دڵمان دەمانەکەنەوە ئەوەنە زۆرە دەممان فریان ناکەوێت زمانمان فریان ناکەوێت بەڵام ئەوسامە تەنها بەرپرسیارەتیە ئەمە ناخلاقیەکە کە بێتە ئەستۆی دەسەڵات یا تا چەندە تاکی خۆشمان بەرپرسین لەوەی کە ڕازین بەم جۆرە جینۆسایدکردنەی فکرمان قوربانگیان دەسەڵات خۆی قوتابخانەی دروستکردنی ئەوە بوو خۆی ئەو قوتابخانەی دروست کرد کەوا من زانکۆیەکم هەیە زانکۆی گەرمیان چەند هەزار خوێندکار و مامۆستا ئەوە هەیە لەم یادەوە چی کردووە سەرۆکی زانکۆکەم پێم ئەڵێ کارەسات حەزم نەکرد ئەو شێشە بڵێم چونکە سەرۆکی زانکۆ هەمان برادری خۆمە ئەگەر یەکێک لە هاوکاران هەر مۆبایلەکەت لە دەست وەربگرێت ببوورە کاکە ببوورە ئاساییە مامۆستاجان فەرموو مامۆستا جا قوربانگیان و کوتم ئەوە قوتابخانەیەکە دەسەڵات دروستی کردووە بۆ ئەو بێ بەرنامەیە بۆ ئەوەی ئەو شتانەمان لەبیر ببنەوە بۆ ئەوەی برینەکانمان ساڕێژ نەکەن وەکو عەرزم کردی فەرموو ئەمە ئەنفالی گەرمیانە ئەم 4 گۆڕە ئەمە ئەنفالی گەرمیانە من لە ساڵی 80 چوومەتە دەرەوە حتا 88 کە دێهات نەماوە ئێمە لەسەر ڕۆحی ئەو خەڵکە ژیاوین دایکمان بوونە باوکمان بوونە خوشکمان بوونە برامان بوونە مەطعەممان بوونە حەماممان هەموو شتێک بوونە ئەزانین کێ ئەنفال کراوە مامۆستا ساڵح جەنابتان شاعیرێکی هەزناسکن و خاوەنی دیوانێکی شن هەر بە ناوی ئەنفالەوە پێم خۆشە شعرێک یان هۆنراوەیەکی خۆتمان پێشکەش بکەی و پاشتر درێژە بە گفتوگۆکەمانە دێ ئەگەر مایکەکە نزیک بخەیتەوە مامۆستا فەرموو ئەلبەت ئەم کتێبە ئەمڕۆ کەوتە بازاڕەوە من خاوەنی 15 کتێبم بەڵام ئەمە ئەمڕۆ گەیشتە دەسم پیرۆزە و مبارەک واژۆی خوێن وتاری کە سوکاری ئەنفالکراوان لەلایەن شوان محەممەد ڕۆستەمەوە خوێندێتەوە مناڵەکان ئەنفال کران جەرگەکانمان لەو سارایی خواروی عێراق گۆڕون کران ئەوەی ماوە مەیان کوژن ئەم نیشتیمانەی خۆیانە واژۆی خوێن تاپۆی جەستە هیچیان ناوێ ڕەش و ڕوتن نەشەڕکردن نەتاڵانچی نەوەک ئێوە خاوەن ڤیلا و تەنتەناتن ئەو جەستەیەوە هەڵچووە برسیەکە لەبەر گولە هەڵدەوەرێ ئەو دەستانە سپین بۆ ژیان و بۆ دادوەری ببورن ڕەنگ هەیە لە ڕووی نەفسیشەوە نەختێک بە عەساب بم ڕاستەڵە ئاماژەت بەوە کرد کە ئەگەر سەدام و ڕژێمەکەی و حیزبەکەی لە ڕووی جەستەییەوە منی ئەنفال کردبێ و 7 کەس لە ئەندامانی خێزانەکەت لە کوڕ و خێزانەکەتی ئەنفال کردبێ
دەسەڵاتی سیاسی کورد لە ئێستادا ئەنفالی فکری تۆ ئەکا بەردەوام لە ڕێی فکریەوە ئەنفالتەکە چی بکرێت لە پێناو ڕێگریکردن و نەهێشتنی ئەو ئەنفعلە فکریە کە دەسەڵاتدارانی سیاسی کورد بەرامبەر بە نەوەکانی خۆیان بەرامبەر بە تاکەکانی کورد گرتویانە بەر قوربانگیان من تەنها مناڵەکانم ئەنفال نەکران بەڵکو من دایکشم شەهید بوو دوو برایشم هەر شەهیدن برازایەکیشم پار لە شەڕی داعشا و پێرار ئەوی شەهید بوو من خاوەنی 12 شەهیدم لەسەر خوانی نانەکەی ماڵی خۆم وەکو ئەم ئێرهابی فکریە کە ئێستاکێ میلەتی کوردی تووشی ئەم خەیرانە گەورە کردووە ئەم لە بیرچوونەوە کردووە ئەم دابەشی حیزب و حیزبێنەی کردووە من هیچ ئومێدێکم بەوە نییە بە 100 ساڵی تر کورد خۆش بکاتەوە چونکە ئێمە خۆمان ئێستا ئێمە دەسەڵاتی کوردی خۆی ڕێگە خۆشکەرە بۆت ئەنفالکردنی ئەوانی ترمان ئەزانی من خۆم تا ئێستاکە 2-3 جار هەر لەسەرم قسانە تەقییان لێم کردووە و تەقینوان فڕەداوەتە ماڵەکەمەوە کێ کردی ئازانم کێش کردی مامۆستا باس لەوە کە لە ڕووی دەرونیشەوە هەندێک نارامی بەڵام بەهۆی ساڵیادەکەوەیە واگەر پێم بڵێ لەو کاتەی کە هەواڵی بێسەر و شوێنکردنی کە سوکارەکەوت و منداڵەکانت بیست لەکوێ بووی چۆن بوو کارەساتەکەت چۆن دێتەوە بەرچاوتە و کۆمەڵکوژەیە کە کرا وڵا ئوستادیان ئەمە لە 365 ڕۆژار ڕۆژێکە بەڵام من هەر مانگێک پێش ئێستش لەگەڵ گەلگەلی کوردستانە بە هەمان چووکە من ڕاستیەکەی ئەوەنە ئێمە مانوین ئەوەنە مانویان کردوین لە دوای ئەوەنە مانویان کردو با من یەک شتی پێ بڵێم دوای ئەوەی من خۆشم بە گیرام بە برینداری گیرام بەڵام لێبوردنێکی گشتی هات و من خۆم بەر بووم و هاتمەوە لە ئەمنی سلێمانی بووم دوای ڕام کرد چوون بۆ بەغا هەر لێرە کوردە حیاتەکە هەموو ڕۆژێک شتیان لەسەر مەنووسی ڕام کرد چوون بۆ بەغا لە بەغا برادێکم پێیا کرد کورد بوو لەگەڵ ئەوە کارمانیشمانە کرد ئەو نەختێک دەسەڵاتدار بوو لە حکوومەتی عێراقیە ڕۆژێکیان بردمی بۆ شوێنێک گوتی ئەمڕۆ برادێکم تێت عەمیدی ئیستیخباراتی عێراقیە ناوی ئەبوو خالدە دای ئەنین بزانە شتێکمان بۆ باس ناکە لەسەر ئەنفال چیان بەسەر هات ئەمە من باسی 90 ئەەکەم 1990 چوین دانیشتین نەی شارمۆلیەتان مەشروبێکی زۆریشماندایە سوور بووە ئەوەنەی خواردبووە سوور بووە لە یەک ناکایکە ئەو برادەرەمە پێی وتی ئوستاد من و تۆ زۆر برادەرین ئەم پیاوەشمە زۆر خۆشگەرەکە ئەمە هاوڕێمە وهایە بەڵام ئەمە تووشی ئەوە بووە مناڵەکانی وای دیاتووە چیان بەسەرات ئەو پیاوە ڕەنگی زەرد هەڵگەڕا هەرچی خواردبوو لە عەقلی دەرچوو وتی ئەم قسە لەسەر ئەم مێزە دەربچێت هەر سێکمانوەیەک و ئیعدامەکرین جێمانی هێشت و ڕۆیشت ئایا ئەوە عەقلیەتی عەرەب بوون و دەسەڵاتی عێراقی بوون هەتا ئێستا چەند کەستان بینیوە لە عەرەبەکان بێن بڵێن ئێمە خەڵکمان وا کوردەکانمان وا کرد و وا ئەنفالمان کرد و ئەوەمان لێ کرد بیستوتانە بێتە سەر شاشە و بڵێ بردیانمان لە فڵان شوێنە کوشتیانمان هەیە من ناڵێم نییە بەڵام دەسەڵاتی کوردی بە دوای ئەوانە ناگەڕێ قوربان دەسەڵاتی کوردی بە دوای ئەو شتانەیە ناگەڕێ زۆر باشە مامۆستا دەرفەتی بەرنامەکەم لەگەڵێەوەیە کۆتایی پێهاتووە میوانی ترم دەبێت سپاس بۆ دەرفەتەی کە زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم هەمیشە بە ئیمانەوە لەو کەیسە بڕوانە زۆر سپاس مامۆستا ساڵ لالە ژاڵانیش کۆتا قسەی خۆی بکە ئەگەر لە بەرنامەکەیە من مەسەلەم ئەو شتانەتانێ وەکو مامۆستا ساڵە ئیشارەتی پێدا ئەو شتانە ئێمە جاشەکان و ئامەدکاریەکان ئێمە ڕاتە بۆ ڕەگرێت پێشی ئەمە ڕات بەکەی وەرەگرێت پێشی ئەمە شتەکانێ سەدان جار خۆم شەڕم کردێ ڕۆیم شەڕم کردێ لەسەرەوەی کاکە ئێمە لەو جاشانە جیا بکەنەوە ئێمە لەو خەڵکانە جیا بکەنەوە هەتاکو ئیساکێژ ئەم ئیشێمە لێ جاشەکانە ئێمە یەک حەسابیە کردێ ئەم حکومەت کورتی بکەرەوە کاک ساڵە چکۆ دەرفەتەکەم تەواو بووە کورتێکەمەوە جا ئێمە داواکاریمان لەم حکومەتە کەڕە هەیە با بێژم ئەم حکومەتە کەڕە ئێمە ئاوێ لە کەسوکاری ئەنفال و شەهید و ئەمانە بگاتەوە لەبەرەوەی ئێمە شەهیدەکانمان هیچ ناسێن هیچ لە سا و مستەشارێکی جاشە
هیچ ناسێ داواکاریم لێت هەیە لە حکوومەت هەیە بێتەحانم بەخوا من ناوێتم لە شتەکانی بەڵێ سپاس بۆ یەک لە بەڕێزان مامۆستا ساڵح حەلاج نووسەر و شاعیر بەڕێز مامۆستا ساڵح مەحموود کە سوکاری ئەنفال زۆر سپاسان دەکەم کە لە بڕگەی بەرنامەکە میوان مامون بینەرانی بەڕێز و خۆشەویست پاش ناو بڕێک دێنە وڵاتان بۆ درێژەدان بە تەوەر و بڕگە و بابەتەکانی دیکەی بەرنامەکەمان. خنشیان نهێشتەوە درەختە ڕێژ سپێکانی ئاوایی لە بەریا دەستنوێژ هەڵگرێت ئەوان کە هاتن ڕەوە کولەی پاش محنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی گرتبوون هەرچیان کرد هەرچیان برد خۆیان و دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە ئەم تەوەرەی ئێستەی بەرنامەکەمان کە درێژەی پێدەدەین تایبەتە لەسەرەوەی کە لیژنەیەک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئێستادا جیاواز دەوەی کە بەشدارن لە مەراسیمی ئەمڕۆی کەلاردا دوانیوە ڕۆی کۆبوونەوەیەکیان هەیە بۆ ئەوەی کە چەند پرۆژە و پاکێجێکیان هەیە لێرە قسە و گفتوگۆی لەسەرەکەن لە ناوەندی شاری کەلار لەسەر دیارە بەشێکی زۆری لەسەر خزمەت گوزاریەکانە بەڵام لەم تەوەرەدا گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز میدیا ئەحمەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە گفتوگۆکەن سپاس میدیا خان بۆ دەرفەتەی کە بێمە بەخشیوە هەر لە ڕێوە چیتان پێ جەلال پرسیم زانین بەدەستی پڕەوە هاتوون یا بەدەستی بەتاڵەوە چیتان پێ بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدانی جینۆسایدی ئەو جینۆسایدی کە ئێمە و ئێوەشی کۆ کردوتەوە سەرەتا بە ناوی خوای گەورە تەعام سوپاسانەکەم و من سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەنفال
کراوەکان دائەنوێنم بۆ هەموو ئەو شەهیدانەی کە لە پێناو کورد و کوردستانە بووە بەڕاستی خوێنی ئەوانە ئێمە گەیانوێتە ئەم ڕاحەتەی کە ئێستا هاتوونەتە ئێرە من تۆ دانیشتووی من بەرز و پیرۆز ئەیان دەخوێنم بەڕاستی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا ئەمڕۆ کۆبوونەوەی خۆبانمان هێناوەتە ئێرە کۆبوونەوەیکی نائاساییە کەمێ نزیکەیتەوە کۆبوونەوەکە لە خۆی لە دووتەوە نەخێر هەموو ئەندامانی ئەنجومەنە هەر سید و ئەندامەکەمان هاتوون بەڵام دوانسیانێکمان پرسیان هەبوو نەهاتوون و نەخۆش بوو ئێمە هاتوونەتە ئێرانە یەکەم ئەجێندای کۆبوونەوەکەمان لەسەر دوو پاکێجەکەی یەکەم پاکێجیان ئەوەیە کە میوانداری بەرپرسانی هوەری ناوچەکە دەکەین گوێیان لێ ئەگرین بزانین ئەو پێداویستیانەی کە هەیەە چیە و چی نییە ئەوەی بە پێی توانابێ و هەروەها دووەم پاکێجی ئەجێنداکەمان ئەوەیە ئێمە لەسەر ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ ناوچەکە نەکراوە ئێمە قسەی خۆمانمانە بێ لەسەری بە تایبەتی ئەو ڕێگەی کە هەتا ئێستا بەڕاستی لە تەواو نەبوونا یعنی هەتا ئێستا تەواو نەکراوە ئەمە جێ ئەسەفە چونکە تۆ بڵێیتونەڵی ئەم ڕێگەیە ماوەیەکی زۆر دوور و درێژە دەست پێکراوە بەڵام بە بەهانەی تایبەتی خۆیان و بە نەبوونی بودجە و بە ئەنواع و ئەشکاڵ مەرامی سیاسی خۆیان بەڕاستی هەتا ئێستا ئەم ڕێگەیە و چانەکراوە ئەگین ئەگەر بودجەیەک بەڕاستی پارەی بۆ دەرچێ و بڕیاری لەسەر بدرێ و هەموو شتەکانی تەواو بکرێ و دەستی پێ بکرێ کەواتە ئەمە پارەی خۆیە و لە سنووقی خۆیەتی بەڵام زۆر سەیرە ئەم وڵاتە تەماشاکەی هەموو شتەکانی بۆ جێبەجێکرێم و یاس بە ڕێگاری یاسایەکان لە نیوەیە یا لە ڕوبعێکە پرۆژەکە تەماشاکەڵێ پارە نێتەواو بێ ئەی ئەو پارەی کە تەرخان کرا و دانرا و لە ناو سندوقی خۆیەتی سندوقی تایبەتی خۆیە چی بەسەرێت ئەمە جێگەی پرسیارە بەڕاستی لەسەر ئەوەی کە بەشێک لە خواستەکانی دیکەشیان یەکێکیان ئەو نەوتەیە کە لە بەرچاومانە تەنها دووکەڵەکەی بۆ خەڵکی گەرمیانەوە یەکێکی دیکەشیان باز لە خەسەخانەیەکی 200 قەرەوێڵەیی دەکەن قەرەوێڵەیی کە جەنابیشتەندامی لیژنەی تەندروستی و ژینگەی سلێمانی جومەنی پارێزگای سلێمانی تەمانە من شارێکێکە لە نەهامەتیەکان کە بەسەر ئەم شارایەت بەڕاستی شاری کەلار شارێکە ئەبێ پڕ لە خزمەت گوزاری بێ وەکو جەنابەت فەرمووت ئەو هەموو بیرە نەوت و پاڵاوگە ئیتیایە بەڵام دووکەڵەکەی بۆ خەڵکە ئەویکەی بۆ گیرفانی بە کەڵکەکانە لەبەرەوە من لێرەوە ئەڵێم یعنی حەقا ئەنجومەنی پارێزگا قسەی خۆی هەبێ وەلەو پێشووتر ئێمە هینمان کردووە کە ئەبێت یعنی کردومانە تا ئەوەی کە ڕێنماییمان کە ببێتە پترۆدۆلار بۆکو پترۆدۆلارێ بۆ خەڵکەکە سەرف کرێتەوە بەڵام ئەم وڵاتە هیچ شتێکی تا ناکرێت لەبەرەوەی هەر شتێک لە خوارەوە دروستە بێ لەسەرەوە عەرقەلەیەکی بۆ دروستەکەن ئەم وڵاتە بە هەڕەمی ئەڕواتی سەرەوە حاکمە بەسەر هەمیە لەبەرەوە ئەگەر ببێتە لا مەرکەزی ئەو ئیشەکان باشترەڕە لەبەرەوەی مەرکەزی ئێستا هەمووی لەسەرەوە پارەکە لەسەرەوەیە ناگاتە خوارەوە لە نیوەشی نایەت هەر لەسەرەوە هەموو شتێک تەخشان و پەخشانەکرێ و پارەی هەموو ئەو پرۆژانەی کە دەرەچێ بۆ خۆیانەی خۆن و کۆبوونەوەی ئەمڕۆتان هەر کۆبوونەوەیەکی تەشریفاتی و گوێگرتنە یان پێدەچێت بۆ نمونە کاتێک لەگەڵ بەرپرسانی ێرە قسە بکەن قسەی جدیتان لەسەر تەواو نەکردنی ڕێگاکە بێ کە ڕێگەی مەرگ ناسراوە و ئەگەر کەم تەرخەمی تیا بێەوە سزای و کەسانە دەدان ئەگەر کەم تەرخەمی تیانە بێت چ کاریگەریەکیە بەسەر جێبەجێبوون و تەواوبوونی پرۆژەکانە ئێمە لە سنووری دەسەڵاتی خۆمانە ئیشەکەین بەپێی یاسای ژمارەسەی ساڵی 2009 بەپێی ئێو یاسای ڕێگەمان چی بە ئێمە ئەوەکەین طبعاً ئێمە ئەتوانین ئەو مدیر عام و ئەو بەرپرسانەی کە لە ناوچەکان بەپێی ئەو دەسەڵاتی پێماندراوە بانگی هێشتی ئەنجومەنی کەین و بەپێی پێویست ئێمە لێپرسینەوەیان لەگەڵا بکەین بەڵام ئێمە یعنی وعدی ئەوە ناین بڵێن لە ساسە چونکە خۆی لە خۆیان ئەنجومەن پێویستی بە خزمەتە هەتا ئێستا خزمەتیە نەکراوە بەڵام ئێمە وعدی ئەوە ئەدێن بە پێی توانە و بە پێی ئەو دەسەڵاتی کە پێمان دراوە خزمەتیان کەەوە پێشمان خۆشە خزمەتیان کەین چونکە ئێمە هەر خۆمان بۆ خۆمان ئێمە لەناو ئەم وڵاتە گەورە بوون و لەناو ئەم شارانە ئێمە دەنگی ئەم شارانە بووەتە هۆی ئەوەی کە من میدیا ببێ بە ئەندامی ئەنجومەن دەنگی ئەم شارانە بووە کە و ئەنجومەنی 32 ئەندامە هین بێ پێویستە ئێمەش هەر وەکو 32 ئەندامەکە وەکو وەفایەک بۆ ئەو دەنگانەی کە هەمانە لە دەم هێناومانە لەم شارەدا ئەبێ خزمەتیکەین. باشە بۆچی تەنها لەم ڕۆژەدا وەزیری شەهیدان دێت؟ بۆچی وەزیری ئاوادانکردنەوە ڕێگەوبان بازرگانی وەزیری سامانە سروشتیەکان بۆچی ئەمانە نایەن کە ناوچەکە بەگشتی پێویستی بە هەموو ئەمانەیە؟ بەڵێ طبعاً هەر وەزیری شەهیدان و ئەنفالکراویەک لەبەرەوە ئەوانی کە نیعمەتەکە لەلای ئەوانی کێت ئەم ڕێگەی کە چاناکرێ وەزیری ئاوادانکردنەوەیە چاکی ناکە ئەم
ئەم خزمەت گوزاریانی کە هەیە وەزیری شارەوانیە بەدەنگەوە نایەت بەڕاستی ئەی وەزیری شارەوانی و وەزیری ئاوادانکردنەوە لەکوێیە بۆچی ناڵێت ئەم جادەیە بۆ هەت ئەمە چەند ساڵە تەواو نابێت بۆ ئەم خزمەت گوزاریانە ناو ئەم شارایە کە ژێری دەریایەکە لە ئاڵتونی ڕەش کە نەوتە بۆچی سەرفداکرێ هەمووشی دەرەهێنرێت و بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ نیعمەتێکی بۆ ئەم خەڵکە زۆر باشە میدیاخان لەگەڵمان بمێنەرەوە دەچینە لای وتاری وەزیری شەهیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو مەراسیمی 31مین ساڵیادی ئەو کۆمەڵکوژیە. دەستی پێکرد چەند ناوچەیەکی بەرینی کوردستانی گرتەوە کە بریتی بوون لە دۆڵی جافایەتی قەرەداغ گەرمیان و حەوزی زەی بچووک باریسان و خۆشناوەتی و بادینان ئەمە سەرەڕای خاپورکردن و سووتاندنی هەموو ئاوایەکانی ئەو ناوچانە هەزاران هاوڵاتی مەدەنیش لەلایەن سوپای عێراق و هێزە ئەمنیەکانی ترەوە دەست بەسەر کران و پاشان بەشی هەرە زۆریان شەهید و بۆ سەرشوێن کران هەر لەبەر ئەمەشە ئەنفالشان بەشانی کیمیابەران برینێکی قوڵە لەسەر جەستەی میلەتەکەمان و یاد و یادەوەری ئەم بەرگەساتە هەمیشە لە دڵماندا زیندوە و تەنها پەیوەست نییە بە چواردەی چوارم کەس و کاری سەربەرزی ئەنفالکراوان لەگەڵ دەستپێکی شاڵاوەکانی داعش بۆ سەر کوردستان و بە تایبەتیش بۆ سەر دەشتی نەینەوا و شەنگان بەشێکی گرنگ لە پێکاتەکانی کوردستان لە کوردانی ئێزیدی و کریستانیەکان لە کلدان و سریان و ئاشوری و ئەرمان هەروەها شەبەک و سابیعەی مەندایی و کاکەی و تورکمان دووچاری قەتڕوعام و ڕفاندن و لەناوبردنی کولتور و سڕینەوەی شوێنەواری ئاینی و مرۆڤیان بوونەوە مێژوویان بوونەوە ئەمەش وای کرد بەشێکی گەورەی کارەکانمان لە 5 ساڵی پێشوودا تەرخان بکەین بۆ قوربانیانی ئەم بەرگەساتە و بەم هۆیەوە نەکرا ئەوەی پلانمان بۆ دانابوو بۆ شەهیدان و وارسی ئەنفال بەباشی جێبەجێ بکرێت لە پاش هێرشی داعش بودجە و منحەی هەرێمی کوردستانیش لە بەغا بردرا بەم هۆیەشەوە ڕووبەری گرفتی منحە و خزمەتگوزاریەکانی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و بەرکەوتەی کیمیایی و زیندانە سیاسیەکان بووینەوە و سەرەڕای ئەو قەیرانە سەختەی ڕوبەڕووی هەرێم بووەوە بەڵام وەزارەتمان پێداگری کرد لەسەر ئەوەی کە ناکرێ منحەی شەهیدان و هاوشێوەکانیان سیستەمی پاشەکەوت بیانگرێتەوە خۆشبەختانە بەڕێزان سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی بە تەنگداوەکەمانەوە هاتن و سەرەڕای ئەو کەم و کوڕیانەی لە دواکەوتنی منحا هەبوو بەڵام توانرا منحەی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و بەرکەوتەی کیمیایی و زیندانیانی سیاسی وەکو خۆی بەبێ پاشەکەوت بەردەوام بێت نەکرد بە تەنها منحە وەزارەتمان جەختی لە پێدانی گشت ئەو خزمەتگوزاریانەش کردەوە کە لە ساڵی پێشوودا بە یاسا و ڕێنمایی سەرمێنراون و پەیوەندیان بە پێدانی زەوی و یەکەی نیشتەجێبوون و هاوکاری لە سەداسەدی تێچوونی خوێندکاران لە کوڕ و کچی شەهیدان و زیندانیانی سیاسی و هاوکاری تەندروستیەوە هەیە لێرە پێویستە سوپاسی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە لە زەماندیاندا لەسەر زیاتر لە 11,000 پارچە زەوی کە ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفال لێ سوودمەند دەبن بە پێویستی دەزانین لێرەوە سوپاسی یەک بە یەکتان بکەین کە سەرەڕای دواکەوتنی منحە و مافەکانتان شانتاندایە بەر ئەم بارە قورسە کە ڕوبەڕووی گەلەکەمان بووە ئامادەبوانی بەڕێز بۆ ئەم قۆناغی ئێستا کار بۆ دەسەبەرکردنی مافەکانی کە سوکاری سەربەرزی شەهیدان و دابینکردنی ژیانێکی شایستە دەکەین لە هەمان کاتیشا بە گرنگیەوە کار بۆ دۆزینەوە و هەڵتانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هێنانەوەی ڕۆفاتی شەهیدانی ئەنفالکراو دەکەین هەوڵمانداوە لە ڕێگەی دامەزاندنی تاقیگەی DNA و کار بۆ ناسینەوەی هەموو ئەو شەهیدانە بکەین کە پێشتر گۆڕغەریب کراون 2 ڕۆژ بەر لەم ساڵیادە کارە سادوارە لە پارێزگای موسەنای باشووری عێراق گۆڕێکی بە کۆمەڵ دۆزرایەوە کە بە پێی ئاماژە سەرەتاییەکان هیچ قوربانیە سەربەزەکانی کوردستانن لەگەڵ بیستنی هەواڵ و بینینی راپۆرتە سەرەتاییەکانیشدا بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت
کە قووا تاڵەبانی بە تەلەفۆن قسەی لەگەڵ بەڕێز ئەحمەد منفی پارێزگاری شارەکەدا کرد و سوپاسی کرد بۆ خەمخۆری و ئاشکارکردنی گۆڕەکە و بە ناوی گەلی کوردستانەوە پێزارینی پێڕاگەیاند. هاوکار لەگەڵ ئەمەشدا هەموو دەستگا حکومی و پەیوەنددارەکانی ڕاستپار چی پێویستە بکرێ بۆ شادکردنەوەی ئەو ڕۆفاتانە بە خاکی پیرۆزی کوردستان. لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان ئەمڕۆ وەزارەتمان لیژنەی تایبەتی ناردۆ بۆ سەردانی ئەو گۆڕانەی کە دۆزراونەتەوە بە مەبەستی ئامادەکاری بۆ هەڵدانەوە و ڕێوشێنی هێنانەوەی ڕۆفاتی پیرۆزیان. دوا هەوڵەکانی وەزارەتمان و حکوومەتی هەرێمی کوردستانیش گفتوگۆکردنە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی بە مەبەستی جێبەجێکردنی مادەی 132 دەستوری عێراق کە زامنی چاودێریکردن و پێدانی منحە و ئیمتیازاتی شایستە و خەرەبووکردنەوەی سەرجەم کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی هەر بۆ ئەم مەبەستە هەفتەی پێشوو شاندێکی وەزارەتمان بە سەرۆکایەتی خۆمان بۆ هەمان مەبەست چووینە بەغا و هەوڵەکانمان خەریکە ئەنجامی کۆتایی دەبێت. بەڕێزان لەم یادەمەرگە سەد بارەشدا بەبیر کاربەدەستانی ئێستای عێراق دەهێنینەوە کە تاکە زامنی ئاشتی و ڕوونەدانەوەی تاوانی لەم جۆرە تەنها سەلماندنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و بیناکردنی شەراکەتی ڕاستەقینەیە. جگە لەوەش پێویستی زۆرمان بە پەرەپێدانی کللتوری و لێبوردەیی هەیە لە خوێندنی خۆناغە جیاجیەکان لەگەڵ گرنگیدان بە مافەکانی مرۆڤ و تەرخانکردنی ڕووبەرێکیش بۆ ناسینی باشتری ئەنفال و تاوانەکانی دژبەگەلەکەمان بۆ ئەوەی جارێکی تر دووبارە نەبنەوە. سڵاو و درود بۆ شەیدانی گۆڕغەریبی ئەنفالکراوان و گشت شەیدانی کوردستان. سڵاو بۆ کەس و کارە خۆڕاگر و سەربەرزەکانیان. سڵاو بۆ تاقانەکانی ئەنفال هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو. حوزێکی لیخنیشیان نەهێشتەوە درەختە ڕێژ سپێکانی ئاوایی لە بەریا دەستنوێژ هەڵگرێت ئەوان کە هاتن ڕەوە کولەی پاش محنەتەکانی مێژوون بای دۆزە خەڵی گرتبوو هەرچیان کرد هەرچیان برد خۆیان و خوا و تراکتۆرەکان نەبێ کەس غەیزانی وەی لێ ئەمڕۆ ویژدانی مرۆڤایەتی هەست بە شەرمەزاری دەکا بەرامبەر ئەم تاوانە گەورەیە کە دەرحەق بەم میلەتە کرا. 31 ساڵ لەمەوبەر لەم دەبەرەدا کەلانکەی شێرە پیاوان و جوامێران و مێرخاسانی کووردە لە پرۆسەیەکی بەرنامە بۆ داڕێژراوی حکوومەتی بەعزدا بە 8 قۆناغ و لە 6 ناوچەی جیاوازی کوردستاندا لە 23 دوای 1970 هەتا وەکو 6 نۆی 1970 لە ژێر ناوی ئەنفالدا وەها جینۆسایدێک ئەنجامدرا کە لە هەناوی مێژوو و قوربانیدانی گەلی کوردستاندا وەک تابلۆیەکی نەخشێنرا و بە خوێنی کوڕ و کچ و ژن و پیرە پیاوانی گەرمیانیەکاندا لە زیهن و ڕابردووماندا ماوەتەوە و دەمێنێتەوە. لە ساڵی 1970
لە پاش کۆتایی هاتنی شەڕی 8 ساڵەی عێراق ئێران ڕژێمی بەعس لە ڕێگای دەستگاسی خوڕی و هەواڵگری و سەربازیەکانیەوە هەڵیان کوتایە سەر کوردستان و کەوتنە وێرانکردن و کاوڵکاری. لەم 8 هێرشە سەربازیەدا ڕژێمی بەعس زیاتر لە 4000 گوند و دەیان شار و شارۆچکەی کوردستانی وێران کرد و لەگەڵ خاکدا یەکسانی کردن. ئەم شاڵاوە وەحشیانەی ڕژێمی بەعس بە مەبەستی سڕینەوەی ناسنامەی گەلی کورد و تێکدانی شوناسی خاچی کوردستان بوو. بە ئەنجامدا بە هەزاران خێزان ڕاگوێزران بۆ کۆمەڵگا زۆرملێکان و 182,000 کەسی بێتاوانی کوردستان بە ژن و منداڵ و پیاوەوە بە زیندویی خرانە گۆڕە بە کۆمەڵەکان و بێسەر و شوێن کران. کەس و کاری ئەنفاق کراوان و ئامادەبوانی بەڕێز. ئێمە نامانەوێت ئەم کارەساتە و جینۆسایدەی کە بەسەر گەلی کوردستاندا هاتووە وەک وێنەیەک لە ئەلبومی یادەوەریە تراژیدیەکانی گەلی کورددا هەڵی بگرین و ساڵانە تەنها بە گوتارێک یادی بکەینەوە، بەڵکو دەبێت لە عێراقی نوێدا نوێنەری ڕاستەقینەی مافە پێدراوە ئاسمانی و سیاسی و یاساییەکانی کورد بین. سەرەتا کار لەسەر سڕینەوەی ئەو ئەقڵیەتە بکەین کە پێیان وابوو بە جینۆساید و چیمیابارانکردن و تێکدانی جیۆسیاسی کوردستان گەلێکی قارەمان و ڕاپەڕی و لەناو دەچێت. بەڵام بیریان چوو سەدای مەقاماتی قەتار و ئەڵاوەیسی گەرمیانیەکان و حزور و خیرەتی پێشمەرگە خۆنەویستەکانی گەرمیان بە هیچ هێزێک لە دنیادا چۆکدا نادات. قوربانی گەرمیانیەکان لە ناوچەکەدا تەنها بۆ بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد نەبووە. بەهۆی ئەو تێکەڵەی ناوچەکە لەگەڵ ناوچەی عەرەب نشین و تورکمان نشینەکان و زۆربەی ڕاپەڕین و ڕوبەڕووبوونەوەکانیان لەگەڵ حکوومەتە دیکتاتۆرەکانی ڕابردوودا گەرمیانیەکان داوای مافەکانی عەرەب و تورکمانەکانیشان کردووە. ئەمەیە شانازی بۆ ئێمە. ئێمەی نوێنەرانی ئێوە لە بەغدا شانازی بەوە دەکەین کە نوێنەرایەتی وەها گەلێک دەکەین کەوا قوربانیەکی ئاوای داوە ئێستاش ئامادە ئەم قوربانیانەیە و هەموو قوربانیەکی نەک تەنها بۆ خۆی بۆ ئازادی نەتەوەکانی دیکەش داوە و دەدات. بەڕێزان وەک ڕوونە ئەنفال بەرنامەیەکی بیرلێکرا و داڕێژراو بوو بۆ قەڵاچۆکردن و پاکتاوی ڕەگەزی گەلێکی زیندوو. ئەم تاوانە لە چوارچێوەیەکی فکری ئایدیۆلۆژیدا جێبەجێکرا بۆ قڕکردنی گەلی کورد بە سوود وەرگرتن لە ناوی دەقێکی پیرۆزی دینیدا. لێرەشدا دیکتاتۆر و تاکڕەوەکانی ڕژێمی بەعس لە یادیان چوو بوو کە پاراستن و بە زیندوو هێشتنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام کە سەلاحەدین ئەیوبی و میلادگرەکانی بوون زانا و کەڵە پیاوانی کورد وەکو عەبدولکەریم مدەڕیس و مستەفا زەرمی و مەلای گەورە و مەلا ئەفەندی ئەما نەبوون ڕاپەی حەقیقی دەقە پیرۆزەکانی قورئانیان دەکرد و ئیسلامیان لەسەر ئاراستە دەکرد، نەک ئەو بیرتەسکانەی کە 75 ئایەت لە سوورەتێکی قورئانی پیرۆز ئاوەژوو بکەنەوە بۆ تاوانێکی مرۆیی دژە دینی گەورەی پێ ئەنجام بدەن. کەسوکاری سەر بڵندی ئەنفاق کراوان ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و بە هاوکاری پەرلەمانتارە بەڕێزەکانی فراکسیۆنە کوردستانیەکان و فراکسیۆنە جیاوازەکانی عێراق بە تایبەتی لەگەڵ لیژنەی شەهیدان و قوربانیانی جینۆساید کاری جدی لەسەر قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفاق کراوان لە ڕووی مادی و معنەویەوە دەکەین و لیژنەیەکی 6 کەسی پێکێنراوە لە کەسوکاری ئەنفاق کراوان کە ئێستا ئەندامن لە پەرلەمانی عێراق. ئەم لیژنەیە بۆ بەدواداچوونی کەیسی ئەنفال لە ئێستاشدا لەگەڵ حکوومەتی نوێی عێراق لەسەر خەتین بۆ هاوتاکردنی موچە و گشت شایستە داراییەکان و دروستکردنی بیمەی تەندروستی بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان. لێرەشەوە
لە بەردەم کەسوکاری سەربڵندی ئەنفال کراوانەوە بەڵێن دەدەین یەک دڵۆ خوێنی هەر کوردێک کە لە ڕێگای ئازادی و مافی کورد ڕژابێت بە فیڕۆی نەدەین و گەرمیانی ئاسا سازش لەسەر یەک خاڵی مافەکانی کورد لە بەغدا نەکەین. بەو پێیەی جوگرافیای گەرمیان هەڵکەوتێکی بازرگانیە و خاڵی یەکتر بەستنی ناوەڕاستی عێراق و هەرێمی کوردستان و خاڵێکی گرنگی سنووریە داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین بە تایبەت کە ئێستا جەنابی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ناوماندایە و لەگەڵماندایە ڕووی تێدەکەین و داوا لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەین کە لە ڕووی خزمەتگوزاریەوە گرنگی زیاتری پێ بدرێت چونکە گەرمیانیەکان لە هەموو شۆڕش و سەردەمە سەختەکانی گەلی کورددا سەری ڕم بوون بۆ بەرخودان و بەرگریکردن. بە پێویستی دەزانم لەم مینبەرەوە لە 31 ساڵ وەگەڕی یادی ئەنفالدا من داواکارم لێ یەکی ئەنجومەن و هەم وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە داوا لە سەرۆکی حکومەت دەکەم، داوا لە سەرۆک حکومەتی عێراقەکەم کە بەرهەمە ڕاستی ئاوڕی جدی باتەوە لەم دەڤەرە. ئەم دەڤەرە ئیتر لەوە زیاتر با نەبێ بە خاک و خۆڵ و بچێ بە حەوا. ئەم دەڤەرە پێویستی بە خزمەتە، پێویستی بەوەیە کە ئاوڕی جدی لێ بدرێتەوە و هەروەها من داواکارم. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارانم کە بە شێوکی ڕاستەوخۆ لا گەرمیانەوە لەگەڵمان بوون. بەڕێزان پرۆگرامی ئەم ڕۆژمان بە کۆتا گەیشت. تا سبەینێ پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.